ساڵتان لەبێ من کۆبانە زەتم 21مین بەرنامەی پاشیفتان پێشکەش دەکەم کە شەوەکانی لەیلەتول قەدر دەستی پێکردووە. ئێستا زۆربەی مسلمانان چ لە مزگەوت چ لە ماڵەوە خەریکی نوێژ و تاعاتن. هیوادارم نوێژ و تاعاتی هەموو لایەک قبول بێت ئینشاءالله، ڕۆژی هەموو لایەکیش قبولە. بەرنامەی پاشیف خۆی لە دوو تەوەردا دەبینێتەوە. لە تەوەری یەکەمدا باس لە ئیسلام و نەتەوە پەروەری دەکەین، لە تەوەری دومیشدا کە تەوەری تەندروستیە باس لە نەخۆشیەکانی هەناو و هەروە کاریگەری بە ڕۆژوبوون لەسەر جەستەی مرۆڤ دەکەین. بەڵام بەر لەوەی بچینە نێو تەوەری یەکەمی بەرنامەی پاشیف، هاوکارانم ئین هاوسێکیان ئامادە کردووە تایبەتە بە ڕۆژوبوون کە گوندێکی سەڵتەنەی عۆمان بۆتە جێگەی سەرنج کە یەکەم شوێنە لە جیهاندا کەمترین ڕۆژ واتە کەمترین کات لە ڕۆژدا بە ڕۆژوو دەبن. ئەوان بۆ ماوەی نزیکەی 3 بۆ 3 کاتژمێر و نیو بە ڕۆژوو دەبن. خەڵکی ئەو گوندانە باس لەوە دەکەن کە لە کاتژمێر 11ەوە خۆر هەڵدێت، لە کاتژمێر 3:30 ئیتر بەرەو مەغریب و کۆتای ئەو ڕۆژە دەچن، واتە نزیکەی 3 کاتژمێر بۆ 3 کاتژمێر و نیو بە ڕۆژوو دەبن. ئەمەش بە کاتی ناوخۆی سەڵتەنەت عۆمان. گوندی وەکان کە 2000 مەتر لە ڕووی دەریاوە بەرزە و لەسەر چیایەکی ویلایەتی نەخل لە عۆمان هەڵدەکەوێت، لەبەرەوەی کەوتۆتە بەرزاییەکی زۆرەوە بەسەر دیمەنێکی جوان و دڵگیردا دەڕوانێ. خەڵک لە هەموو وەرزەکاندا پۆل پۆل سەردانی دەکەن. ئەم گوندە کاتژمێر 11ی بەیانی خۆر تیایدا هەڵدێ و کاتژمێر 2:30 خۆر تیایدا ئاوا دەبێ. واتە ڕۆژ لەو گوندەدا تەنها 3 کاتژمێر و نیوە. میدیاکانی عۆمان ڕۆژ و گرتنیان لەو گوندە کردوتە هەواڵ و ڕۆشناییەکی زۆریان خستۆتە سەری، چونکە دەکەوێتە ناو دۆڵێکی قوڵ و لە 4 لاوە بە چیا دەوردراوە. بەیانیان لە کاتژمێر 11 هەتاوی لێ هەڵدێ و پاشنیوە ڕۆژ لە کاتژمێر 2:30 ئاوا دەبێ. بۆیە ساڵانە خەڵکی ئەو گوندە تەنها 3 کاتژمێر و نیو بە ڕۆژوو دەبن. بەهۆی چیاکانەوە هاوڵاتیانی ئەو گوندە ڕۆژانە هەتاوێکی زۆر کەم دەبینن، بۆیە پێیان وایە ڕۆژۆکەیان ماوەیەکی کەم دەبێ. بەڵام هەندێکیشیان ئەوە وەردەگرن کە لەبەر ئەوەی کەوتونەتە نێوان چیاکانەوە بۆیە هەتاو کەم دەبین و ڕۆژانەی ڕەمەزان 15 کاتژمێر بە ڕۆژوو دەبن. هاوکات خەڵکێکی زۆریش تا ئێستا پەیوەستن بە هەتاوە و تەنها 3 کاتژمێر بە ڕۆژوو دەبن. ئەم گوندە یەکێکە لە ناودارترین گوندەکانی جیهان. سروشتە دڵڕفێنەکەی وای کردووە ساڵانە دەیان هەزار کەس سەردانی بکەن. زۆرینەی سەردانی کەرانیشی لە وڵاتە عەرەبیەکانەوە دێن. هەروەها چەندین پێشبڕکێ و چالاکی جۆراوجۆری وەرزشیشی لێ ئەنجام دەدرێ. گوندەکە لە کۆندا تەواوی دانیشتوانەکەی جوولەکە بوون، بەڵام دوای دەرکردنی جوولەکەکان لە وڵاتە ئێستا هەموو دانیشتوانەکەی موسڵمان و لە ڕووی مەزهەبیشەوە هەموو سەر بە ئاینزای ئەبازین، مەزهەبێک کە زۆر جیاوازە لە هەموو مەزهەبەکانی دیکەی جیهانی ئیسلامی و زۆرترین نزیکایەتی لەگەڵ موعتەزیلەکان هەیە. ئەمە وا دەکا عۆمانیەکان لە ڕووی ڕێسا ئاینیەکانەوە زۆر کراوە بن و ئەقڵ بکەنە مەرجع بۆ گشت کاروبارێکی ڕۆژانەیان. بەڵێ لە تەوەری یەکەمی بەرنامەی پاشیف مەلا شێخ ئەحمەد شێخ حەمەدەمین پێشترین متافن لە مزگەوتی شاری کەرکووک هەروە بەڕێوەبەری پەیمانگەی ئیسلامی بۆ مۆڵەتی زانستی کەرکووک لەگەڵمان دەبێت باس لە ئیسلام و نەتەوە پەروەری دەکەین. مامۆستا بەخێر بێت. خۆش بیست باس دەکەم. دەقا ئاینیەکان یاخود فەرمودەکان یاخود حەدیسەکان چۆن باس لە نەتەوە پەروەری دەکەن لە ئاینی ئیسلامدا؟ بسم الله الرحمن الرحیم.
الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. پێشەکی دەستخۆشی لە ئەم کەناڵە پیرۆزاکەین هەموو کارمەردان جەنابتان هەموو کەسانی هەڵەسم بەم کارە پیرۆزانە ئینشاءالله لەم مانگی پیرۆزی ڕەمەزان و لەم شەوە پیرۆزانە هەموو ئینشاءالله یەکی گرتووە ئینشاءالله بێتە مای خێر و بەرەکەت بۆ وڵاتەکەمان بۆ نەتەوەکەمان بۆ هەموو گەلانی دنیا و بە ئاسوودەیی و بە ئەمن و ئەمان بژێن ئینشاءالله. بەڕاستی تەوەری بەردامەکەتان بابەتێکی فراوانە زۆر لەوانەیە بە بەرنامەیەک و دوان ئەوەندێ لە بەردەستمانە ئینشاءالله بتوانین و بە پێی ئایەت و حەدیسەکان و کە لە بیدایەتەوە خوای گەورە سبحانه وتعالى فەرمێ يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم. وهروها صدق الله العظيم. هروها خواي قورا ببيغمبري خوشويست أفرمي وأنذر عشيرتك الأقربين لتنذر أم القرى ومن حولها. زور آية باس لا نتوو حتاكو باس لعشرتي شي كردوا بزانا خواي قورا أمر ببيغمبر صلى الله عليه وسلم أفرمي لعشرتك ودس بيبك يعني قومكت عشرتك. هەستی پێغمبەر صلی الله علیه وسلم چۆن بۆ بەرامبەر بە نەتەوە پەروەری بەرامبەر بە ئیسلامدا مەسم لە پێش ئیسلام و دوای ئیسلامیش؟ والله هەموو کەس بە طبیعەتی حاڵ هەموو ئینسانێک نەتەوەی خۆی خۆشەوێ خاشی خۆشی خۆشەوێ مەسقەت الرەئس بە عەرەبیە لێن مەسقەت الرەئس زۆر شیرینە لای هەموو ئینسانێک هەموو ئینسانی ئەو یعنی سەیرەکە یەکشێ لە هەولێر لەدایک بۆ ناتوانێت دا لە هەولێر دەرچێت چکە مەجموعە تاریخی ئەو بەشەرە خۆی خودی خۆی سەیرەکەی لەو شارەیە لەوانەیە نەتوانێت بڕوا لە کەرکووک دانیشتێتەوە پەروەری ئەو چۆن بووە بەرامبەر پێش ئیسلام و ئەنجا مەکەی پیرۆز جێی مەسقەتی ڕەسی پێغەمبەر صلی الله علیه وسلم بووە ئەنجا زۆر خۆشی ویستووە حتا لە حادیسەی هیجرەتە ڕووی کرد لە شاری مەکە فرموي والله إنك لا أحب بقاع الله إلي يعني أي مكة بخوا قال توم خوشي لهمو زوي خوايا من توم زور خوشي لا عين يكبد لا ومثلا أنه كعبي مشرفة وقبلي مسلمانان أو كومالي بيروزو قدسيتي خويا بلام أو وكو أو باسكا كمسقة الرأس ولولا أن أهلك أخرجوني ما خرجت منك. يعني والله أجر قومكم خزمك سكاني خومو خلقشي مكة من يندر نكردوا بخوا درناچم لا شاري مكة أو أنا مكة خوش بستوا حتى كهاتوت مدينة في صلى الله عليه وسلم هي كم جار وسطا ولا أطراف شاري مدينة ثنيات الوداع بيلين يثرب عن بيوتوا أو دم كبي صلى الله عليه وسلم هاتوت أبين ناو نراندراوة المدينة المنورة يعني منور بو پیغمبر صلى الله عليه وسلم بو مدينة يعني بو شارك شي مهم لا تاريخ لا فرميتي خويا اللهم حبب إلي المدينة كحبي لمكة يعني خويا جان كمن لو هالقندرامو تهجير وترحيل بوم لشاري خوم أم شاري مدينة ما و زين شو زي قرار بك لظلمة وكو مكة يعني زي مكة بقريته ولا ظلمة يعني أنا ضليبة مكة وأبوه. باشا پیغمبر صلى الله عليه وسلم شون هاني مسلمانان وصحابة كاني خوي داوا بووي خاكو ولاتو نشتمان ونتوي خوان خوش بيت. والله حديثك هي رنق لواني وحديثش هاني مقالي لسرب لبابتي زعيف وأنا بلام وكو معناه زور معقولو تواو وكو معناه سو كان يزال الحديث وآيات معناه زورتر ورق جيري وكلا لو سطره كان في صلى الله عليه وسلم فرميتي حب الوطن من الإيمان أما وكو حديث أجيريته يعني حبي اشتمال لإيمانه فعلا جزئي سو كخواي قولا فرمي فليعبدوا رب هذا البيت الذي يطعمهم من جوع وآمنهم من خوف يعني اگر خوای گەورە ئەمن و ئەمان بەرقەرار نەکا لە وڵاتە و لەم شارە ئێمەش لەوانەیە نەتوانین حتا نۆش تەراویحش بکەین وایە یان نە ناتوانین تۆقوسە دینیەکانی خۆمان وەکو خەڵکی تر
بەڕێوە بەرین ئەگەر ئەمن و قەرار و ئەمن و ئەمان و ئاسایش نەبێ وایانە ئیمڕۆ مەسەلەن پێشمەرگەکانمان خوا بیان پارێزێ لە بەرەکانی جەنگ کە ڕوحی خۆیان پێشکەش ئەم خاکە کردووە ئەمە شتێکی کەم نییە ئەمە حرب العالەمیە کە ئیمڕۆ کوردە الحەمدلله بەسمەیەکی گەورەی داوە لەم حربی عالەمیە ئەمە حربی عالەمیە بەڵام حرب عالەمیە کە چونکە ئەلکترۆنیەن زۆر پێشکەوتەوەکو حرب عالەمیەکانی یەکەم و دووەم باس ناکرێت بەڵام خۆی لە واقعدا حربی عالەمیە پشکی گەورەش بۆ کورد بووە یعنی کورد بەر دیفاعی ئەم حرب عالەمیە بووە بەسمەیەکی زۆری داناوە ئەنجا باسی مۆزوعەکەمان کە پێشمەرگەکان خوا بیان پارێزێ و شەهیدەکانشمان خوا قبوڵیان کردوبێ و هەروەهاشە ئینشاءالله لە عەلا علیین هەموو شەهیدەکان خوای گەورە شیفای بریندارەکانیشیان بدا سەبووری کە سوکاری شەهیدەکانش بدا ئینشاءالله سەربەرزن ئیمڕۆ ئەوان نەبن و ئەوان لەو جیهادە نەبن ئێمە لەوانەیە نەتوانین لێرە ئاوها بە کەیفی خۆمان دانیشین قسە بکەین بە کاتی نیوە شەو و وەختی پاشێ و لە مانگی ڕەمەزانە ناتوانین طقوسی دینی و ئاینی خۆمان دنیای خۆمان باشە ئاینی ئیسلام ڕێگە دەدات نەتەوەکان وڵاتی خۆیان هەبێت ئەوە هەر بە بێشک چونکە خوای گەورە کە فەرمی لە قورئانە وجعلناكم شعوبا وقبائل بمعنى هەموو شعبێک و هەموو قەبیلەیەک حەقی خۆی هەیە وەکو بەشەریەت وەکو ئینسانیەت بژێ ئەوە خۆی لە خۆیدا ئەمە چۆن ئەڵێ ئاەتەکە خۆی لە خۆیدا تەفسیری خۆی ئەکا یعنی بمعنى هەموو نەتەوەیەک بۆی هەیە لەسەر خاک و زەوی خۆی بە سەربەرزی و بە حوریەتی خۆی بژێ وجعلناكم شعوبا وقبائلا لتعارفوا أو تعارفوا ليرما بستي لسيا شون لك ددريتوا أم تعارفا يعني بخوشي بجين بخوشي وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان ومعصية الرسول يعني يوشتي كان متعاون بن يعني شون ليس علاقاتي تجاري لبين ولاتا كان علاقاتي دبلوماسي علاقاتي عسكري تحالفاتي عسكري شون لك بيني زور وڵاتان هەیە مثلا تحالفێکی ئێستا ئەمریکی گەورە هەیە لەم هنا ئەنجا ئەم تحالفاتانە ئەم پێکەوە هەڵسوکەوتانە بابەتەکە ئەوەیە یعنی ئیشەکان بۆ بەرەو خێر بێ بەرەو منفعەتی یەکتر بێ نەک لە بەردژایەتی و کوشتن و حرب و ئاژاوە نانەوە لەگەر وڵاتانی بەڵام هەندێک کەس پەیوانیە ئاینی ئیسلام ڕێگە بدات کە نەتەوەکان خۆیان وڵاتی خۆیان هەبێت نەخێر خوای گەورە فەرمێ وقاتلوا في سبيل الله الذين يقاتلونكم ولا تعتدوا إن الله لا يحب المعتدين يعني خوای گەورە لێ ئەفەرمێ ئەلێ ئێوە مقاتلێ و کەسانەکەن کە تعداتان لێکن تێگەی چۆن ئیمڕۆ مەسەلەن کورد یاخود هەموو ئەو کەسانی بەر شەری داعش و ئەم کافرانە بوونەتەوە بەو معنایە ئێمە دانیشتنە لە خاک و زەوی خۆمان ئەوان دێن هجوومەکەنە سەرمان خوای گەورە فێمانە فەرمێ وقاتلوا في سبيل الله الذين يقاتلونكم ولا تعتدوا ايوه تعدى مكان يعني البادي اظلم عربله والبادي اظلم ويانا اوي ابتداء كردوا بحربك او ظالمك اوه باش هەندێکی وایە کە بۆ نمونە ئەگەر بێت و شوێنێک هەر وڵاتێکیان هەر نەتەوێک پێویستە وڵاتەوە ئیسلامی بێت و ویلایەتێک بێت لە ویلایەتی ئیسلامی و خلافەت وەروە ئەمیرێکیشی هەبێت نا ئەمە شتێکی بەتاڵ ئەم قسانە ئەمە ئەم بابەتانە پێیا بووە ئەمە هەنێ ئەفکاری سیاسی و بەناو سیاسی دینی و ئەوانە ئەم بابەتانە نییە بالعکس ئیسلام حتا لە زمانی فقەهاکان و حتا آخر خلافەی ئیسلامی کە عوتمانیەکان بوونە ئەوان آخر خلافەی ئیسلامی بوونە وەکو بەناو ئیسلام بەڵام هیچ کاتێ ئیسلام لەگەر ئەوە نییە یعنی تۆ چونکە سە زروفەکە گۆڕاوە مامۆستا ئیمڕۆ تۆ ئەگەر بتەوێ دەوڵەتێکی مەدەنی دانەی ئەبێ موافقاتت ئەبێ پشتگیری ئەوەڵت ئەمریکا بێ وایان نا ئەمریکا چۆنێ لێ تۆ دەوڵەتێکی بەناو ئیسلام و ئەوە دانەی ئەبێتن ئەوە ئەبێ تۆ بمعنى ئەبێت تۆ لێرەیە بەرامبەر ئەم زلهێزانە بۆستی ئەمە عەقڵ نییە بەڕاستی خوای گەورەش نەیفەرمووە خۆت بدە قەت شاخە وڵاتیە دەوڵەتێکی ئیسلامی دانی
باش ئێمە ئەوە نەمان لێ پێویستە مامۆستا عەفوەن حەزەکەم ئەمە ڕوون بکەینەوە بۆ خەڵک ئێمە هەموو وڵاتێک هەموو سەرکردەیەک هەموو نەتەوەیەک بایی ئەوەنە کە فوقەها باسییان کردووە فوقەهای دین شەریعەت کە بەرگری نەکرێ لە پێنج فەرزە نۆژەکانمان یعنی وڵاتێک کە پێنج فەرزە نۆژی تیا بێ جومعە و جەماعەتی تیا بکرێ شەعائیری ڕەمەزانی تیا بکرێ حەجی تیا بکرێ زەکاتی تیا بدرێ نۆژی جێژنەکانی تیا بکرێ توقوسە دینیەکانی تیا بکرێ ئێمە ئەوەندە پێویستە ئەوەندەمان پێویستە وەکو فوقەها باسییان کردووە خەڵکی ئەبێ پابند بن بەو یاسایەوە ئیمڕۆ تۆ هەموو یاساکان کە باسەکرێ لە قانونە حتا قانونی کە ئێستا خەڵکە ئێمە قانونێکی وەضعیە یان فەڕەنسی یان متەرجەمە بەڵام قانونی ئەحوالی شخصی لە هەموو وڵاتە عەرەبیەکان و ئیسلامیەکانش حتا لە کوردستانش ئەحوالی شخصی لە شەریعەتی ئیسلامی وەرگیراوە تۆ ئەحوالی شخصی تۆ نە لە ئینجیل نە لە تەورات نە لە فەرەنسا وەرگیراوە قانونی ئەحوالی شخصی کە زەواج و نیکاح و تەلاق و ئیرث و ئەوانەیە تۆ شتە زەروریەکانت هەمووی مەصدەری ئەوەلی ئیسلامە بامۆستا گفتوگۆ زیاترەکەن لەسەر ئەم بابەتە دوای ئەوەی کە هاوکارانم وەرگرت لە شار و شارۆچکەکان بزانین پاشەو لە شار و شارۆچکەکان بە شێوێک بەرەوە چێت بە تایبەت کە لە شەوانی قەدرین هاوکارم کاروان ڕەحمان لە شاری سلێمانیەوە لەگەڵم دەبێت کاروان پاشێوت باش ئەم شەو تۆ چوویتە شوێنێک لە دواتەوە وا دیارە تۆ لە نێو بازاری سلێمانی بزانین خەڵک لەم دە ڕۆژەی کۆتاییە زیاتر بەرەو بازارە چێ بۆ کڕینی جلوبەرێک بۆ مناڵەکانی هەمیش بۆ پێداویستەکانی جەژن فەرموو بەڵێ کۆڤان سڵاو لێوە سڵاو لە بینرانی کوردستان 24 بەتایبەتی لە شاری سلێمانی لە دوای 15 ڕەمەزانەوە شەوانە بازارەکان بەڕادێکی باش ئەکرێنەوە خەڵکی بۆ کڕینی پێداویستیەکانیان هەیە هەر لە ئێستاوەڵێ پێداویستی جەژنەکڕە بۆ ئامادەیەک هاودایانێ لە ناو ماڵی خۆی هەنێکی تریش هەنێک پێداویستیان هەیە لەوانە قوماشێکیان هێناوە هێنن بۆ شوێنێکی وەکو ئێرە یانەوێ بیدورنووە بۆ جەژن تەواو ببێ من ئێستا لە قوماش و بەرەگدووری ئەرکانم قوماش فرۆش و بەرەگدووری لێرە دە کارمەند نزیکە ئیشەکە لەم کاتی شەوێژ ئەوان بەردەوامن لە کارکردن من لێرە لەگەڵ خاوەنی ئەم شوێنە کاک حاجی ئەرکان قساکەم کاک حاجی سڵاو لێبێ چۆنە تا ئەم کاتی شەو ئیشەکەن و لێرە لە دوکانەکەی خۆتان ماون بەخێبرن سەرچا و دەستخۆشتان لێکن لە کەناڵەکەشتان ئێمە بە بۆنەوەی کە زەختێکی زۆرمان لەسەر دروست بێت لەم کاتانە بۆنەی کاتی جەژنی ڕەمەزانەوە ئیشەکانمان لەسەر کۆ بێتەوە ئیتر مەجبور ئەمەینەوە کارمەندەکانیش بانکینەوە بۆ ئیشکردن لە شەوانە چونکە فریان ناکۆن بەڕاستی بە ڕۆژە ئیشەکان ڕاپەڕێنن ئێوە تەنها ئیشی تاکەکەن تاک فرۆشییان نەخە جملە فرۆشیشەکەن ئێمە لێرە هەم لە قماشە ئیشی جملە فرۆشیەکەین هەم لە دوورینە ئیشی جملە فرۆشیەکەین و لە دوورینیشە خصوصیاتی ئەدورین بەڵێ کاک حاجی زیاتر ئەو قماشانە لە شوێ هێن لە چ وڵاتێک هاوردەیەکەن ئایا کوالیتیان چۆنە ئێمە زیاتر ئێستا قماشەکان لە ئێرانەوە ئەێنین حالێن ئەم شەو وەجبی تازەمان گەشتووە لە سینەوە ئەێنین لە هیندستانی شەوە ئەێنین لە سین و هیندستانەوە زۆر باشە ئەمەوێ لەگەڵ جەنابەت ڕاگوزارێ بکەین بە هەم لای خایەتەکانی خۆتان فەرمووگە جەنابەت ئەوەی کە ئێمە لێرەوە بیبینین ئەو قماشانەوە دیارە ئەم شەو شتان بۆ هاتووەوانە شەو گەشتە ێرەشتەکانمان وەکو ئەم وەجبی تازە گەشتووە نزیک هەفتەیەکە ئەمش قماشی کشمیری دەرەجەیەکە کوالیتیان چۆن کوالیتی ئەمانە کوالیتی دەرەجەیەکە لە بازارە ستانداردن نرخ باشە یعنی بەتەرتیب لەم قەیرانەیە خەڵک کێت لە نرخەکەی ڕازیە ئێمە بەبوونی ئەم قەیرانەوە بەڕاستی نرخماندا بەزانوە چەند خۆی لە بازارە سەری تۆزێ بەرزە بەزێمە سەرما وەکو جملە شتێکی زۆر جزیە خینە سەری داوام بەزان داواکاری خەڵک بەتەوێتی لەم جژنەیە کاک حاجیوە 3 ساڵە بێ قەیراندارە هەیە خەڵک داواکاری لەسەر جلی کوردی چۆنە ئایەن بۆ ئەوەی کە قوماش بکڕن و بیدورن لای جەنابتان وڵی لەخوا بەزیابێت لە چاو ئەوەی کە قەیرانەکە هەیە بەس فرۆشتن و کڕین داواکاری زۆرە لەسەر جلی کوردی چونکە لەم کەتان بۆنی بۆنەکانەوە خەڵک زۆر حەزی لە جلە کوردەکانە زیاتر بیپۆشێت زۆر باشە ئێمەمێنە کاکەزانە پێشمان کە بۆ لای بەرەک دوورەکان کە لە نزیکی ئێمەش لەگەڵ جەنابەت گفتوگویەکەکەین ئەکاک حاجی ئەمەوێ کە چوینە سەرەوە جۆرێک لە نمونەی ئیشەکانی ئێوەش ببینین ئایا چ جۆرێک ئەدورن و خەڵک ئێستا داخوازی لەسەر چی ئەم خاتونێژە بینین لێرە کاری ئۆتۆکردنەکە کاک حاجی زیاتر ئێوە گەربێت ئێرە ئەوەی کە خەڵک ئێستا زۆر داواکاری لەسەر چییە چ جۆرێک ئێستا زیاتر داواکاری گەنجەکان لەسەر جۆری مەلیکی پێڵێن مراخانی و جۆری ئێمە جۆری پەکیش زۆر زۆر داواکاری لەسەر و گەنجان زۆر حەزی لەکەن جۆری مەلیکی کە زۆر داوای لەسەر نرخی چۆنە لە دوورینە تۆ زێ نرخی ئێمە بە 35,000 دوورین بە قماش و مشتێکەکەتە 6,000 نارەکەوێت قماشی باش قماشی دیشمان هەیە جۆری کەتافی پێڵێن
بە بۆنەیە کە کراس لەژێر لەبەر ناکرێ مۆدیلێکی خۆشی کوردی خۆشمانە زۆر پۆشتێ زۆر خۆک حەزلیەکە ئەو شێوە زۆر دوورێت خاتونێش خاتون سلااو لێ بێگە هەر ڕووکەیت و کامێراکەم تا چەنە بە ئیشەکەت مرتاحی کە لێرە ئۆتووەکەیت زۆر باشە ئیشەکە زۆر باشە دەستیان خۆش بێ مرتاحن زۆر باشە چەندێکە لێرەی تۆ لەم دوکانە کارەکەت وەڵا ئەوە نابێ کەمە ئیشەکی خۆ دڵخۆشی بەڵێ زۆرش قسەت چیە بۆ خاتونانەی کە لە ماڵەوەن و کار ناکەن یان توانایکیان هەیە وەڵام بەدەری ناخەن هیوادارم بێنە دەرۆکوی ئەمە ئیشکن نبی دەست خۆش بێ من لێرە کۆمەڵە کەسیکە هەن کاگۆ شێرەکە جەنابیشت بیتێرە سڵاو لێ بێ پێم وابێ ئەوەی کاک حاجی پێوتم جەنابێت سەپەرشتیاری ئیشە جوملەکانەکەی لێرە ئیش بۆ چی ئەەکەن زیاتر هەر بۆ دوکانارەکانیان بۆ دام و دەستگای دیاری کراوە بەڵێ ئێمە ستافێکین لێرە نزیکی 11 نەفەرین لە هەردوو ڕەگەزین لە نێر و لە مێ ئێمە ئیشی جملەش و مفردیشەکەین ئیشە جملەکانمان زیاتر بۆ ناوخۆی هەرێمە با بڵین بۆ منطقەی شارە زۆر و کەرکک و کەلار و گەرمیان و ئەوانەیە لەوێ دوکانە مفردەکان ئێستەوەکو جاران زیاتر لە سینشن نایەنن میێنە لای ئێمە ئێستا بۆ نمونە ئەمە نزیکەی 50 قاتە بە یەکەوە بە یەک قیاسی بڕین بۆ نمونە قیاسی میدیەمان هەیە ئێستا حالیان منە ئێستا خەریکی بڕینی قیاسی میدیەمم بۆ نمونە لە سێ سایق مشتریمان هەیە لە دوکان هەمانە لە کەلار هەمانە لە کەرکک هەمانە لە منطقی قەڵات زێوڕانیەوەوانە یان لێرەوەشمان لێکردن و بە پێشێوازەکە من دوونە بیت هەڵبەتە ئەم خایەتە بەڕێزانش کە لێرە ئەیان بینین سەرقاڵی دوورینن تا ئەم کاتی شەو من ئەم خاتونیشم هەیە ڕای ئەو وەرەگرم و دوجار دواتر ئەگەڕێمەوە بۆ لای ئێوە بۆی کاتین باوەڕانی تر سڵاو لێ بێ دەمێکە تۆ کاری خایەتیەکەی لێرە من 3 ساڵە من لێرە ئیشی خایەتیەکەم بەڵێ تەشریفت دێناوە من هە لێرەم بەڵێ زۆر باش زیاتر چیە دووری چ زۆرە زیاتر جلی پیاوانە دوورین حاجیەکانەڵێ زیاتر ئێستا خەڵک حەزی بە جلی مەلیکیە گەنجان چیتر لەگەڵ جلی مەلکی کە خەڵک حەزیلێتی و ئێوە دوورێ جلی بەڵێ مراتخانیە ستارخانیە جیناوە زۆرن جلەکان زۆرمان دۆبی باشم وەڵا بەرامبەر مادووبوونەکەت لە ڕووی مادیەوە باشە و توانای دەستەکە زیابێ بەڵێ سواستەکەم ئێوەش مادوونە بن خاتون مادوونەبوونی لە هەموو کەسان ناکەین تام کاتی شەوی ژەمان لێرە بەردەوامن وەک خۆیان ئەڵێن بەتایبەتی ئەو خاتونانە کە ئێستا ئەوەی کە ئەبینین ئەیبیسین دەرفەتی کارکردن بۆ خاتونان لە زۆر لە شوێنەکە دابین کراوە بەم شوێنیشەوە کەوان ئەڵێن کارەکەن و داوا لە خانمانی تریژەکان ئەوانیش ڕێگەی کارکردن هەڵبژێرن لەگەڵ ئیشی ماڵەوەیشان ناتوانن هاوسەنگێک ڕابگرن من لێرە لەم قماش فرۆشەی کاک حاجی ئەرکانەوە گەڕێمەوە بۆ لای ئێوە بۆی کاتبین بە هاوڕێیان تریشمان کۆڤان واو کاروان ڕەحمان کە لە سلێمانیەوە لەگەڵم بووی سوپاس بۆ میوانەکانیشت مامۆستا دەگەڕێمەوە لای جەنابتان بەر لەوەی بچینە لای هاوکارم کاروان ڕەحمان باست لە چەند یاسایە کرد ئەگەر بێت و لە وڵاتەدا جێبەجێ بکرێن بۆ نمونارکانەکانی ئیسلام و ئیمان و نوێشکردن و ئەمانەیە باشە ئێستا هەرێمی کوردستان بەرەو ڕیفراندۆم و بەرەو سربەخۆیی ئەچێت بۆچی وڵاتە ئیسلامیەکان ناڵێم هەمویان هەندێکیان دژی ئەم سربەخۆیە دەوەستنەوە ئەوان لە ڕوانگەی قەومیەوەیە ئەجنا ئیسلام علاقەی نییە بەم تەسریحاتی لە ملاو لەولایەک شێ بلێ وەڵا ئەمە غێری شەرعیە یان قانونیە ئەمە قسەی گیرفان خۆیانە ئەجنا هیچ بابەتێک لە هیچ دیانەتێک شانەك لە ئیسلام لە غێری ئیسلامش لە هەموو دیانەت و حتا سلوکیاتی ئەخلاقیش وا باس ناکە ئەنەهوو نەتەوەیەکی زل گەورە بە تاریخ وەکو کوردی زڵم لێکراو هەتاکو سا خاوەن دەوڵەتی خۆی نەبێ ئەسڵەن گلەیەکە لە هەموویان نەکرێ ها ئەوەنە نەتوانین بەناو ئیسلامەوە دەست بکەینە ناو چاو هەموویانەوە بەناو ئیسلامەوە توانین یەکەم جار من چۆنە لێ بە عەرەبی من لیسانیکە ئەدینوکە باشە دوایی لە ئیلتیزاماتی ئەخلاقی و سلوکیشە ئەبێ ئەوان ئەمە بەرچاوکەن کە ئەوان بە 27 وڵاتی عەرەبی ئیسلامیەوە 27 وڵاتیان هەیە بۆچی لایەن ڕەوانیە کە میلەتێک تەنها وڵاتێکی بۆ خۆی هەبێت نازام لەسەر ئەرزی خۆشی ها کە تەعەدای نەکرۆ بیستی ئەرزی غەیرەشمان نەگرتو لەسەر ئەرزی خاکی خۆمان کەواتەوە هیچ پەیوەندی بە ئیسلامەوە نییە ئیسلام بەخوا وەکو موسڵمانش لە هەموو موسڵمانترن الحەمدولله ئەوە فەزلیش بۆ خوایە باش حتاکو ئیسا تۆ میسالێکی ئەوانەی خۆ لەوانەیە بزانی ئیسا ئەم خەدامانەی کە دێنە کوردستان وەلەوەمە باسەکەمان نیە بەس ئەمە میسالێکە میسالێکی بەسیتە من زۆر بیستومە ئەمە حەقە ئەمە بە فەخرەوە باسیکەین خەدامەکان سە بڕۆ بپرسەوانەی لە وڵاتە عەرەبیەکان ئیشیان کردووە
ئەلێ کە دەینە کوردستان ئەلێن کوردستان وەکو وڵات خۆمانە ئەلێن مامە بابە لە کوردستان زۆر مهمە یعنی زۆر بەڕەحمن زۆر بەڕوحمن زۆر نێزگن لە ئینسانیەت باش ئێوە وەکو مامۆستایانی ئاینی ئەو ئەرکێ لە سەرشانی ئێوەیە ئێوە کە دەچنە بۆ منە حاج یان عومرا تا مامۆستانی تا چەند توانیویانە بۆ من لەگەڵ مامۆستایانی ئاینی وڵاتانی دیکەی عەرەبی قسەیان لەگەڵ بکەن و قەنەعەتیان پێبێنن ئێمەش نەوتەوەیەکین و مسلمانین و پێویستە وڵاتی خۆمان هەبێ وەڵا مامۆستا حتا کوڕادەیە بەڕاستی ئێمە لەگەر تاک مامۆساکان دانیشتنمان کردووە لە سعودیا لە ئەردەن لە زۆر وڵاتان ئەوان کە تاک دانیشن 1 و 2 و 5 و 4 بە پێکەوە بەخوا هیچ زاریانە هەمووشان نەزانن حقیقەتەکە چییە هەمویان قەلبن و قالیبن لەگەرمانن بەڵام هەنێزار هەیە سیرەکەی سیاسەتی لە خۆیان گەورەتر ینی قیاداتیان سەرۆکەکان وڵاتەکان تەوەجوهی سیاسی ئەو وڵاتانە ینی مەبەست لەوەیە مامۆستانی ئاینیش کەوتونەتە ژێرباری نەکەوشتوبێتنیش ناتوانن زۆر قسە هەیە مەسەرەن لەوانەیە لە مینبەرەکانەوە باسیکەن وایانە باخود لە کەناڵەکانەوە بەڵام قەلبن و قالیبەن زۆری ئەم حقیقەتە ئەزانێ چونکە پێتم وت ئەمە هەر یعنی هەر بە ئینسانێک وەکو ئینسانێک بلێ هەچەنێ درندە بێ ئەبێ پێ بەم حقیقەتە بنێ کە ئەنەهۆ کورد کە 50 ملیۆنە ئایا 100 ملیۆنە دابش کراوە بەسەر 4 پارچەی 4 وڵاتە کە ئەم زوڵمە لە ئێمە کراوە پێش 100 ساڵ لە ئێمە کراوە لە دوای خلافەی عوسمانی ئیسلامی هەچ کەس بووە بەش و ساحبی خاوەنی عەرد و عەلەم و وڵاتی خۆی بەس کورد ژێرچەپۆک و مەزلوم بوو حتاکو ئیمڕۆ خوای گەورەش فەرموویەتی بە مەزلوم لأنصرنك ولو وعزتي وجلالي خوای گەورە قەسەمی فەرمووە باش وعزتي وجلالي لأنصرنك ولو بعد حين وإن شاء الله خوای گەورە لەگەرمانە چونکە ئێمە مەزلوم بووینە باش مامۆستا ئێستا بەرەو ڕیفراندۆمە چین 25 ڕیفراندۆمە لە باشووری کوردستان ئێوە وەکو مامۆستایانی ئاینی بەنیازن چی بکەن بۆ ئەوەی تاکی کورد وشیار بکەنەوە کە خاوەنی وڵات و نیشتیمانی خۆیان بن و سەر بەخۆ بن والله ئەمە یەکەم جار ڕووەکەینە سیاسیەکان و سەرکردەکانمان بەڕاستی حەزەکەین هەمویان کۆک بن لەسەر ئەم مەسئلەیە چکە ئەمە بابەتێک نییە شەخصی بێ یان بنەماڵەیی بێیانەت یان کەسایەتی بێ ئەمە مەسیری ئومەتێکە وایانە بەڵام مامۆستانی ئاینیش کاریگەریان لە بەڵێ ئێمەش لە میبەرەکانەوە تەرخەمیمان نەکردو بەخوا ئێمە خاستن حەزەکەم بزانانی ئێمە لە شاری کەرکووک ئێمە تەثقیفەکەین بەڕاستی زۆر مامۆستایانی گەنج و پیرەکانش تەسقیفەکەین حتا لە شاری کەرکووک نەمانێشتەوە تومانە برایان هەمووتان کورد بن بەس کوردایەتی بکەن کورد بن نەیەکشێتی بن نە پارتی بن نە گۆڕان بن نە ئەو بن ڕگەر ڕێزم بۆ هەمویان سەرکردن هەمویان جێی ڕێزن هەمویان خێنیان داوە هەمویان خەباتیان کردووە هەمویان تاجی سەرمانم بەڵام وتومان لە ئێستاوە هەست ناکەن مامۆستانی ئاینی بەو ڕۆڵە هەڵنەستاون بەو شێوەیە نییە هەڵستاون بەڵێ بەس لەوانەیە هەنێک ئیعلام زیاتر لە گەرمان نەبوو بێت ئەبێ ئیعلامەکان کەناڵەکان لە خودبەی جمعەکانەوە ئەو مامۆستانی کە هەستی نەتەوەیەتیانەیە حەقا دەنگجان بگات حەقا ئیعلام و فەزایەتیەکان بکەونەوە کرد لەم ڕۆژەوە لە ئیمڕۆ دەست پێ بکەن لە بەیانیەوە کە نۆژی جمعەیە نۆژی جێژنە دێتە پێش ئینشاءڵڵا مامۆستاکان سەخت بکەنە سەر ئەم مەوزوعە چونکە ئەمە مەوزوعێکی مەسیری ئەمە نە مەوزوعی پارتیە نە یەکشێتیە نە گۆڕانە حەزەکەین هەمویان کۆک بن هەمویان ڕێک بن لەسەر ئەم مەوزوعە ئەگەر باس ئەکرێت لە مەسەرن لە کاتی گونجاو لەوانەیە لەم کاتە گونجاوتر نەبێ بۆ مەوزوعی ریفلامدۆم و مەوزوعی وەلو من لە سیاست حەز ناکەم زۆر بدوێم و ئیشی بەڵام ئیشەکان هەمووی وایە چونکە بعربی قولێکەیە لێ مەصائب قوم عند قوم فوائد ئیمڕۆ ئەوانەی کە تۆ باست کرد جەنابەت هەمویان مەشغوڵی ئاڵاونەتە مشکلەی کێشەی خۆیانەوە ئیمڕۆ لەوانەیە ئەمە باسی وڵاتی زۆر مهمە بۆ کورد کە بتوانێت ئەم خەتوەی ئەرک و مافی تاک چییە لە نێو خاکەکەیدا لە نێو نیشتیمانەکەیدا والله ئەمە ئاینی ئیسلام بەپێی ئاینی ئیسلام ئەبێ هەمومان کە دیفاعکەربین الحەمدلله ئەمەش ئیسپاتی کرد میلەتی کورد الحەمدلله ئەو پێشمەرگانەی ئیمڕۆ کە باسمان کرد لە بیدایەتشە لە بەرەی جەنگان بەبێ یەکشێتی و پارتی حیسابی ئەوە نەکراوە الحەمدلله هەمویان وەکو یەک دەنگ و یەک ڕنگ و یەک ڕوح هەمویان فیدای ئەم خاکەیان کردووە الحەمدلله حتاکو ئیسا یەک بووینە و دوایی مەرحەلەیە زۆر گەورەمان بردووە مەبەستی من لەوەیە ئەرک و مافی تاکچیە لە وڵاتەدا بەرامبەر بە خاک و نیشتیمانەکەی تەواو کە ئیمڕۆ هەمووی دیفاعەکە ئەوە خۆی ئەمە ئەرکێکە ئەمە خۆی لە خۆیدا ئەرکێکە کە هەمووی دیفاعەکە بەبێ ئەوەی عەلەمی زەرد و سوور و سەوز هەڵگرێ هەمووی دیفاعەکە ئەمە خۆی ڕنگدانەوەیەکە کە ئەنەهو دوایی ڕنگدانەوەی دووەم حەزەکەم ئەمەش باسکەم کە هجومی ئەخیر بۆ سەر کەرکووک کرا بەخوا خەڵکی دەرچوو هەمووی خۆ بەخش
پێش پێشمەرگە و پێش ئاسایش وەلەو هەمویان شەهیدیاندا هەمویان سەربەرزن هەمویان ئەلحەمدوللا دەستیان خۆش بێ بە هەموو ئاسایشەکانەوە بە هەموو حیزبەکانەوە ئەلحەمدوللا خەڵکی کەرکووکیش بەڵام باشە یەک خەڵکی کەرکووک هەمویان هەڵسان مامۆستا گفتگوی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین با بچین لە هاوکارم بزانم لە بەرتڵا کە ماوەیەکە ڕزگار کراوە دوای دەست پێکن لە زاخۆ لەگەڵم دەبێ ببورن هاوکارم ئیسلام یوسف لە زاخۆ لەگەڵمان دەبێت ئیسلام پارشی باتە باش بە ئەم بەر بە دایەڤە دەچین ئەس بێژم تو مزگەفتێکی لە زاخۆ بزانین خەڵک ئەم بە شەوێن لەیلەتل قەدرێنە تایبەتیش بێژن شەوێن تاک ئەڤرو 21ە پارشیڤا 21ێکە خەڵک چابەر بە مزگەفتەوە دەچین ji بۆی تاعات و نوێژە بله دمه همی بینرین کردستان 24 باش به دیگل میوان مجی البته از نها دنوا مزگفتا خدیجه الکبرى دمل زاخو دیگل تیپا جایا بناوی حج کردن پیغمبری سلاوین خود لسربن کو اف تیپ لسال 1998 هاتیه دامزراندن 19 بو 20 ساله کار سرودن آینی و مدیحان دیگه دو برهمن وان ین سرودان هنه دیسان زیدتری 10 کلیپان هنه البته تیپکا زور ریکوپیک مدویز دتر بچما عالیه وانا و ام گهل سرود و مدیحان آینی بگرن حجی اگر بوما بحث لیب که افتی پاوه و چا هزرا پیکیلا نوی کر افتی به مرماوه پیچ بی و کاره و بجداری و آهنگان آینی در راس مانداج. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين نسبة تيبا منوفي تيبا حاجة كريم بيغمبرنا صلاة خود السبن يا سرودة آيني بحول قوات رب العالمين صلاة 1998 هاتا دام راندن او جی پشتوانیا ملایت زاخ و پشتوانیا سیدایت ما اوید کنیش آمد دانش بر اینگه امت چونه مولیدان بر دستوانا ام هاتینا تربیت کرن و افتشتش حجه کرن آمج بچیکاتیه هبی ام حمی اوید جماعتت ما الحمدلله ما حش سرودت آینیت کرین و ما داخواز لهبی ام مثلا مناسبات آینی دا ام آهنگت آینی دا ام مثلا هندک سرود دا بیجین دا کیف خوشیا ملت ما اوی بسرمان هبت بله از باورم حج بینر دما تیپه حساب جلن کردی ریکوپیک دبینن زیادتر تخوازن گهداریا سروده که مدیحه که بکن اگر تیپ پیک و این فرمون بزانن ده چه بو بینران پیشکش کن فرمونش أين أعطيت أزعر شحة فرش شهيرا أي فرتوي نورات جهان قشت منيرا أي سيدي عالم بك فروا يسيرا قد كان لك الفضل لك الجود كثيرا أرسلت إلى الخلق بشيرا ونذيرا بمحمد شيرين من خشترك يا زهق بين no
بشمة بابك صلاغة محمدي حميقابة كاشغات بيو أمريكين صلى الله على محمد صلى الله عليه وسلم صلى الله على محمد صلى الله عليه وسلم خير خلق الله طه مثل شمس في ضحاها هذه الدنيا نراها في ضياء من محمد صلى الله على محمد صلى الله عليه وسلم صلى الله على محمد صلى الله عليه وسلم بحر علم الله أحمد كل من يلقاه يسعد حوضه الصافي المبرد للذي عشى محمد صلى الله على محمد صلى الله عليه وسلم صلى الله على محمد صلى الله عليه وسلم ماندینه بن خود خیره قبیل کد البته حجی وقت تیپکا کیون درین تزاخودا کو کار سرودن آینی کلیپ کردن درست کردن برهم راد بد مدفید پرسیارا به چنده بکن تیپکا هفشوی و والزاخوهایی گلو پشتوانی چوا یکی پشتوانی آواد کتین سر بکره و نوک و پال پشتی خدي بحول قوات رب العالمين الحمد لله پشتفانیت ما گلکن يش حمية تايبتر مديرية كاربانة آيني الزاخو كو دائرة أوقاف زاخو أو پشتوانيك مزن بومت كتنش الحمد لله خاصة تايبت سيدة ملا سعيد ريفابري مديرية ولقى هشت يا بارتي ديمقراطي كردستان بتايبت سيدة ما سربست لزجين أوي پشتوانيك مزن جبرينو كبوما يعني پشتوانیک مازن بو مکربی دولا من خیر خازن زاخو چند خالوت کن خدام کو افتی پر سرودن آینی خودی امیدام او هاری کاری به تکرن بس با تو خودی یعنی مروف صراحتا بجتن یعنی کیمه همین جا بحث القیران تذکرنه قیران کار تذکرن الوکیلیه که بو افصال رمضان ایوان سرودن آینی واج کمتر برهم بله یعنی اگه پاره هبان امکانیات هبان ام احتمال ما دو سه سرود ما کلیپ کریبان بس قیران تأثیر المکر منشیان ام سرودت خوبی نخوره کلیپ بکن تیپا ماشاءالله گلک جوان جارا دو امد بجمع بجلین کردی و همی جاران امد بینن سرودن آینی زیادتر بزمان عربی هنه هین چند حوالت دن کو بزمان کردی بزمان ما شرین زیادتر سرودن آینی مدیحه خود با هندی مشیان هبن ام پترب کردید بیجن و مدویج یعنی مثلا نسبت اوت آوازات نویسن مثلا او هاری کاریا ما بکن بو ما بدن و مناسبه جی از آرسته سیده عبدالعزیز سلیمان کم خودی جی راضی بتن تقصیر نکرد کلک جارا کلمات و لحن يعني باي و آواز هر دو يتوينا هاري كاريامه كري اغلب اوديت ما وكي ديجي ام هندا جاره بخش كتابات فلكلوريمات ان دربت يتكفن وكي مالاي بوتاي وكي بله افيت كفن خاصه وكملا ملا حسين بوتاي ملا احمد الجزيري اف ملايت كافن حميا كتبت وانا ام جاره شعره بخوت ان درو ام محاولت كن واكد بيجن لحنا كي بخوداني سر وام بخو فون اهنگادات مناسبات دا ام بيجن ان شاء الله خوش بالماندينا بن البته مدوي ما جا بو يكيب كم كو دورو بر المج هجمارك زورا زاروكن و کولانه كون و بين او جوكي بينران چاوري سرودن خوشتر دكن اگر هين پيك و ركيفن سر سرودا قادي تريبو بينران پیشکش بك چه شبک پیروز خدای من ناف کری خدای من ناف کری ناوی و لیلت القدر تدا قرآن برکری تدا قرآن برکری چه شبک پیروز خدای من ناف کری خدای من القدر تلا قرآن بركي
جبريل يتقلوانا عطا جبريل يتقلوانا ليلة القدر ليلة القدر ليلة القدر ليلة القدر ليلة القدر بيروزة ليلة القدر بيروزة ليلة القدر أشتية تسخنك ديارية تسخنك ديارية بك طاعة دعاء ونمش حتصبد تناهية حتصبد تناهية ليلة القدر أشتية تسخنك ديارية تسخنك ديارية بك طاعة دعاء ونمش حتصبد تناهية حتصبد تناهية ليلة القدر ليلة القدر ليلة القدر ليلة القدر ليلة القدر بيروزة ليلة القدر بيروزة ليلة القدر بيروزة دستت و خوش بن ماندینه بن البته شب لیلت القدر خودم همیاش خیرم وی شبه به بهر نکتن دوید بسیار کادیش بگم حجی البته تو برپرسی تیپیش برنده کو بینر بزن زیده تر ما بسیارت خو آراسته یو کردن هین چنده حول دادن کو جیله کدی چینه کا گنجاج الخوا کم بکن ایدیف تیپه هر وصاب زمان کردی شیرین وان سرودان چه که تو ان شاء الله والله امیدم او ان شاء الله ام بردوام بینت کار خدا و ام هر وصا هر انسانه که بویتن حذهبتن و بویتن انضمام الگل ما بکتن و الگل تیپا ما بیت ام ده ان شاء الله نشاویدین ام حاضرین ام هاری کاری ببینو پشتوانیت ببینو الگلوی ببین دا ان شاء الله صبادوز وقتا ام جیشیان ما نمینن ام ایدی مثلا سرود دا بیجن او شینامه بگرن کاچا و مجی شینا سیدایت خو گرتن و حوالت خودش ماستر الحمدلله البته متفدش جلوبرگاه هزراوه چی یعنی و بیکو هیچ رکفتنه که دیگه ما بکن و همی خواب جلوبرگین کردی خاملان دیه همی رکفتا همی هل کفتا هین وی آوای خود بله بله الحمدلله وقتا آهنگت آینی چید بن چه هل کفتا چه بی الحمدلله مجل کت کردیت کرینه برخو امید چوین ما او هل کفتنا ما احیاء کری الحمدلله البته ما همیان جشنك البيشة ما هميان هالكفتك البيشة كو أوجي 25 ماهانة ريفراندوم وكا تيبك آيني دير جسرو دي بزان بياما و تشيش بو والله بياما ما عول دو إن شاء الله حتى بالنجدي أو بتعمل قال ريفراندون ما أف ريفراندونها يعني يوم التي كرت عامة يعني هر إنسانك هبتن أميدوي أو مجي دولة بونا خو هبتن مجي أو أولاي خو هبتن وأم هر وقت دعاء جدكن خاصة في شباب مبارك دا خد تعالى أولا ما برم بكتن كاتشوا أولايت غير دولة جبلن كرينا ومجي بكتا دولة بحول قوات ويجكي أو بنبشتواني ما بتن أم نشين شبكن إن شاء الله أم دعاتكن خد تعالى بشتواني ما بتن وأم ببينا دولات وأم السيرفي ريفراندوم يجيش حول قوات رب العالمين سلامتي درباز بد أم سرفراز بين أم جي كتيبة بنوفي خو وتيبا خو أم بشتواني ريفراندوم إن شاء الله زور سپاس بوا ما این ماندی کرد نظام هوالا ما چنده دم مایا من خواست وان بحث شاعر کرد کرد یعنی گرک ام بزانن چه شعرکا شاعرک کردا وانا چه کردی مدام تراهند ناگد گلک مت خواست شعرکای جهیویا سرکفتنه بود خوازن این ماندی بند گل مدا ان شاء الله دم دهاتی دا ام ده شعرکا گویا شاعر کرد جو درست کردیه کردیه سرودکا آینی پیشکشی بینرانک بله از ده زفرم عالیه گلک سپاس اسلام کو تلزا خوب مربوی سپاس جبو مهوان انتاجی گلک سپاس ما مصدقين ولا زنابتان پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي ليس منا من دعا الى غير ابيه باشا دله لإيمانية او حاشا اسلام درتوا لا حاشا لباوكي باشا با بيراني خويك اود او كساني كحاشا لولاتيان دكن دكونا قلبي ام حديثوا هلبته هروايه طبعا حتى على حديث يترى فرميتي في صلى الله عليه وسلم
لعنة الله على داخلي إلى النسب أو خارجه. أما باسي نسبي سادات أهل البيت وأنا أكا يعني لعنتي خوالو كسانة كراوة كسيد بي وبلي من سيد نيم يعني خوي بكم بزاني ويان بعيبي بزاني كبلي من سيد منتوي في منوي في صلى الله عليه وسلم لعنتي شلو أنا كراوة بمعنى عامكي أنه إنسان كلباب وبابيران ولا جيو أرزي خوي هالقراء أو يتربى كرديكا معناه خرابتري شيء هي إما نعم معناه باسكين هلبة ديني إسلام شهر لقر أو إنسان أبي كم زار تون كبشر لبرسي أكو جري في صلى الله عليه وسلم كفرميتي لحديثي كإنسان لبرسي شهيد به يعني معناه شهادتي من قتل دون ماله أو أرضه أو عرضه أو دمه أو نفسه يعني إنسان كدفاع لم سوار اشتنكا بمعنى دام معناه شهيدي سيه شهادتي معناه أويه باش إنسان لبرو شهيد به باش ما مستم زۆربەی نەتەوەکان ئاین بۆ مەرام و مەبەستی خۆیان بەکاردێنن بۆ بەرژەوەندی خۆیان بەکاردێن بۆ نمونە فارسە تورکە عەرەبە کورد تا ئێستا توانیویەتی ئاینی ئیسلام لە بەرژەوەندی خۆی بەکاربهێنێت آخر مەسەلەکەی کورد ئەوەنە واضحە پێویست ناکە ئاین خۆی لە گەریایەتی ئاین مؤیدی مەظلومە ئاید مؤیدە پشتە کەسە کارە بۆ ئینسانی مەظلوم و بۆ نەتەوەیەکی مەظلوم پێویست ناکە ئێمە ئاین خۆی هاتووە بۆ لای ئێمە خۆی دیفاعکەرمانە خۆی لەگەرمانە ئەو حەدیسەی باسمان کرد کە خوای گەورە ئەفەرمێ وعزەتی وەجەلالی بە مەظلومی وتووە بەپێی تاریخ کورد هەر مەظلوم بووە وایان نا قوربان هەر جێرچەپۆک بووە هەر لە بەعزە وڵات هەر جنسەی نەدراوەتێ لە بەعزە وڵات هەر حیسابی نەتەوەی بۆ نەکراوە بەڵام لەگەرەوەش هەر بوێر بووە هەر چۆتە پێشەوە بەخوا مەلای وامان هەبووە لە زمانی هەموو زەمانە درندەکان لە مینبەرە بەخوا لەم کوردستانە لە مینبەرە هاواری کردووە و توێتی پێغەمبەری ئیبراهیم عەلەیهی سەلام کورد بووە قەومەکەی کورد بووە کە ئەو قسانە گەلێ خەتەر بووە ئەو زەمانە مامەوێ ناوەکانیان بڵێ مامەسای زۆر پایە بەرزن لەم وڵاتە بەخوا لە شاری کۆیە شوتیانە بەخوا لە زمانێک کەس نەیوێراوە پیاوی وارەشید و بوێری هەبووە کەلیمەی حەقی وتووە لە هەموو مینبەرێک لە هەموو مەحفەلێک چونکە مەظلوم بە عەرەبیەکەی مودەللە نیشتیمان و ئاین تا چەند پەیوەندیان بەیەکەوە هەیە دەڵێن دین بێ نیشتیمان وەک ڕۆحی بێجەستەوایە بۆ نیشتیمان بێ ئاین جەستەی بێگیانە ئەلبەتەوە طبعاً ئەوە خۆی گەورە چونکە کە ئەم ئینسانەی دروست کردووە دین بۆچی هاتووە بۆ تەنظیمی حیاتی بەشەریەت بۆ ئەوە هاتووە بۆ نەهاتووە من تیجارەت و وەکو جەنابەت فەرمووت بۆ مەرامی شخصی و قەومی و نەتەوەیەتی خۆم بەکاری بێنم فقط وإنما لجيك مثلا دين مؤيدي قضية كما من أتوان باسي كموكو بلغو دليل وكو أنا بيتي بفروشمو يعني تجارة مساومة لقرها بكم مفهومة شو الموضوع كان دوائم برسالة قرب كورتي بولام دويتو مامستا راستا دلن كبيغمبر صلى الله عليه وسلم فرميتي حزو آرزوي لو بو كهر كسا لجير آلا وخوزو نتوي خوي دا بزنجت وكو حديث أو لعمار وغير دراوتوا لعماري بني كورياسر بله ونيا بله حديثك دقي حديثك شلون بعربيكي بعربيكي بالضبط نازم بس دلي حزو آرزوي لو بو كهر كسا لجير آلا وخوزو نتوي خوي دا بزنجت بله چونك مادام مجال دراوة مثلا همو قوميك مثلا مزقوتيك شان كردوا بناو قومكي خويانوا إسلام ريقرينه كردوا لوا ويانا بمعنى فخري كردوا بو قومه وبو عشرته هني عشرتي أوردو تلاي خوي هني زار بيامر صلى الله عليه وسلم خوي بردو تلاي هني قوم عشر يعني كلا إلى مدينة لقر مهاجرين وأنصار خوي داوة تلاي أنصار كانوا تويتي إيواناتاني من لقر تامبم من لقر إيوم من خلق شي إيرم من خلق شي إيوم خوي بردو تلاي أوان سپاس دستان خوش ببارك الله سپاس بو ملا الشيخ أحمد الشيخ حمد أمين پێشمێژ و تارخوێنی مزگەوتی گەورەی شاری کەرکووت وەرەوە بەڕێوەبەری پەیمانگەی ئیسلامی بۆ مۆڵەتی زانستی لە کەرکووت سپاس کە لە تۆریەکەمە لەگەڵمان بوون زۆر سپاس بەڵێ تەوەری یەکەمی بەرنامەی پاشیف بە کۆتا هات ناوبڕێکی کورت وەردەگرین لە سەر کاتژمێرەوە لەگەڵتان دەبم بۆ تەوەری دومی بەرنامەی پاشیف کە تایبەتە بە تەندروستی و تایبەتە بە نەخۆشیەکانی هەنا و کاریگەریەکانی بەڕۆژووبوون لەسەر مرۆڤ مامۆستا
دووبارە سلااوان لێبێ بەرنامەی پاشیف بەردەوامە لە تەوەری دومی بەرنامەی پاشیف کە تەوەری تەندروستیە باستە نەخۆشیەکانی هەناو دەکەن لەگەڵ دکتۆرێکی پسپۆری تایبەت بە نەخۆشیەکانی هەناو بەڵام بەلەوەی بچێنە نێ و باسی تەوەری دووەم هاوکارانم پاکێجێکیان ئامادە کردووە خواردنی بوریان کە خواردنێکی ناودارە لە تورکیا و باکووری کوردستان بۆ ناسکە خواردنی سوڵتانەکان بووە لە ناو گەلی دیکەش بەکارهێنرا و بەتایبەتی لە نێو عەرەبەکان بە ناوی منسەفە کە ئەم خواردنە لە باکووری کوردستان خواستێکی زۆری لەسرە بەتایبەت لە کاتی پاشیفدا ئەوان ئەم خواردنە لە نێو ماڵاندا ئامادە ناکرێت چونکە ئامادەکردنی ئەم خواردنە کەمێک زەحمەتە بابزانین ئەو خواردنە چۆن ئامادە دەکرێت. Kuzudan elde ediyoruz. Geçmişte gerçi yüzyıllardır süre gelen bir yemek tarzıdır. Büryan xwarna gewsayê ku tu maddeyên têkarî navê de cih nagirin. Ji goştê berxikê büryan tê çêkirin. Berê tenê mehên adar û hezîranê de ji bizinên tiftikê de hate çêkirin büryan. Ji ber ku ew bizinên tiftikê li çiyayên herî bilind giya û pel dixwarin û zimanê xwe li latên şor dixistin û bi wî zimanê jî pirçê xwe paqij dikirin. Goştê wê hê bitamtir û kelîstir dibû. Piştî zêdebûna serjimara mirovan berxik lê hat zêdekirin ji aliyê hosteyan ve. Ev goşt ji wan bizin an jî berxikên ku li çêregehên siruştî têne xwedîkirin peyda dibe. Büryan di wan bîrên ku ji xişkên kevin hatine dorpêçkirin û sivaxa wê jî ji xweya latan hatiye çêkirin tê amadekirin. Di wan bîran de hem germahî tê parastin û hem jî ew goştê berxikê pênaşewte. Kurahiya wan bîran di do an jî di do û nîv metroye. Ji ber ku tameke cihê didiye agirê büryanê teqez divê ji darbarûyê be. Em goştê büryanê ji êlhê, heskîfê û navçeyên din ên cîran tînin. Divê goştê büryanê taze be. Oradaki etle örtüşü olmuş. Yani artık bütünleşmiş. Belki onun da nedeni var. Nenha lê di demên berê de goştê büryanê di taştî de dihate xwarin. Bi taybetî li Sêrtê serê sibehê saat li pêncan li her cihê hebû. Bi melê serê sibehê re ev goşt di nava bîran de dihate bicihkirin. Piştî pêncê serê sibehê jî dihate firotin. Ger wê rojê hûn di xewê de mabin, piştî saat heştan we nekaribû ji wî goştê büryanê bixwin. Lê bi zêdebûna daxwazê û ajaldariyê re xwarina büryanê veguhezî nava rojê jî. Et ama yani bu kuzu etini derken biz bu kuzunun her bölgesini kullanamıyoruz. Ew goştên ku ji nava bîrê derdikevin li wan askiyan tên dardikirin. Em her cihê berxikê jî bikar nayînin. Mesela divê xwarinê de em rehnê berxikê bikar nayînin. Divê büryan di nava rûn yani dûvê xwe de bipije. Büryan zêdetir ji parsiyan tê çêkirin û bi mehereta destê hosteyekî hoste ev goşt piştî ku hate durustkirin dikeve nava bîra agir. Demeke pijîna vî goştî heye. Ew dem gelekî giring e. Emrê goşt û dema pijîna wê divê nêzîkî hev be. Da ku tema wî goştî xweş be. Yek ji taybetmendiya bîrê jî ew e ku yanî goştê ku agir û hilmê çê dibe zîrekiya hostê jî dide nîşan. Ji bo ku hewayê wernegire dora goşt bi heriyê tê girtin. Piştî ku saeta wê tijî bû ew goşt ji nava bîrê tê derxistin û bi şûnde jî diçe ser askiyan. Piştî ku li ser wan askiyan stara wî goştî tê kirin îcar serwîsa goşt dest pê dike. Lê ew pûtepêdana ku di bîrê de tê nîşandan divê di firneyê de jî heman şêwe bê bikar anîn. Hemû qonaxên çêkirina büryanê bi hev re girêdayîne. Büryan bigiştî di 4-5 saatan de amade dibe. Belli bir düzeyde ısındıktan sonra önce fırınımızdan di firneyê de jî dîsa darbarû tên bikaranîn. Koza agir ji wan darbarûyan tê bidestxistin. Piştî vê yekê em nanê büryanê jî di heman firneyê de çêdikin. Nan jî divê wek goşt bi tam be. Teqez divê büryan li ser wî nanê çêkirî bê amadekirin û serwîs kirin. Dema kêr wî goştî dikeve û rûnê li serê dikeve ser wî nanî hingî tama wî nanî hê xweştir dibe.
بەڵێ لە تەوەری دومی بەرنامەی پارشێ دکتۆر شێروان ڕەحمان پزیشکی پسپۆری هەناو دەگەڵمان لە باس لە نەخۆشیەکانی هەناو دەکەین. دکتۆر بەخێر بێت. باز بۆ ئێوە. پسپۆرەکەیت جەنابەت وایە کە لە غودەوە تاوەکو دەگاتە ڕیخۆڵە و ئەمانە هەمووی دەست پێ دەکات. نەمێ نەخۆشی نەخۆشی ببین تاوەکو دەگاتە واتە لە غودەوە تاوەکو دەگاتە قۆڵۆن. بەڵێ. سەرەتا نەخۆشی غودە بەڵێ چیە و لە ئەنجامی چێوە دروست دەبێت؟ بەڵێ زۆر سپاس. ئەم وەک فیسیۆلۆژی قسێ دەکەم کە بنەمای هەموو نەخۆشیەکانی هەناوە ئەو شتانە لەسەر فیسیۆلۆژی دەڕواتن ئەو ئایا ڕێی غڵەت بگریتن کە لە بتە نەخۆشیەکان. غودەکانیش گەلاندەکانیش کە بە گلاندی باڵێن دەرەقی زۆر باوە کە تووشی نەخۆشی بیتن خۆی کۆنتترۆلی میتابۆلیزم و ئیشەکانی جسممان دەکاتن. بەڵام ئەگەر هاتوو لە حەدی خۆی زیاتر ئیشی کرد یان کەمتر ئیشی کرد لە هەردوو حالەتان ئەوە بە نەخۆشی حسابە. کە زیاتر ئیشی کرد ئەمە زۆردا پێدەن ژەهراوی بوون با بڵێن کە ڕێژەی ڕێشتنی ئەو هۆرمۆنانەی کە لە گلاندی دەرەقی ئەوەی پێدرێتن کە کەمتریش ئیش کرد تووشی زۆرێک لە تەمبەڵی و هەندێک نیشانی دیکە دەبێتن ئەو نەخۆشیە با بڵێن کە دێن غودە هەردوو لا دەگرێتەوە لای زیادەکە دەگرێتەوە لای کەمەکە دەگرێتەوە. باشە کاریگەری ئەمانەت چێت چ زۆر بوونەکەی بەرز بوونەوەی نزم بوونەوەی چ کاریگەریەکیان هەیە؟ کاریگەریەکی یەکجار زۆری هەیە دەتوانی برێ لەسەر هەموو سیستمەکان لەبەر ئەوانەی کە زۆر دیارە بەو شێوەی دەبیتن ئەوانێکەوە زیاد هۆرمۆنەکانی غودەی دەرەقیان دەڕژێتن دەبینی بەرز دەبێت. بەڵێ دەبین دەڵێن دکتۆر ئەمن ملاحەزەم کردیە بە ماوەیەکی کەم وەزنم زۆر دابەزیە ئەو یەک وەلەو زۆریش دەخۆم هەست پێ دەکەم بەردەوام گەرمامە حەزم لە جێ ساردا هەست پێ دەکەم لەشم گەرمە جارجار هەست پێ دەکەم نوستیشم دڵم زۆر لێرەدا یان لە حالەتی کە دڵم خێرا لێردا هەندێک عەسەبی بوویمە هەندێک دەستم دەلەرزینەکەم هەیە واتە وەکوو بڵێ عیارەکەت زیاد کردیا هەموو شتێکی بەرەو زیاد دەچتن ئەو نیشانەکانی لای کە ڕێشتنەکەی زیادی کردبی کە کەمیشی کردبیتم با بڵێن بە پێچەوانەوە هەست پێ دەکات تەمبەڵە ینی حەزی لە جەیەکە با بڵێن با گەرم بیتن لەوانەیە هەندێک تووشی ئاوسانی بیتن لەوانەیە ڕەنجی دیار دەبیتن لەلایەمە هەموو شتێکی بەرەو کەمی دەچتن وەزنیشی زیاد دەکاتن لێکوانێت ئەو ئاگادار بین بە پێچەوانەکەدا بەڵام کە هەستمان پێکرد بێ تااقەتە و زەوقی نمایە و بێخوڵقە و لە ڕەنجی ڕادیارە ئەمە چۆن بزانین ئەوە لەوانەیە یەکەم شت هەوبی دووەم چا زۆربی بە پشکنینی خوێن و بەو نیشانانەی کاو لەسەرێتیکەوە دکتۆرەکە پشکنینی بۆ ئەنجام دەداتن و دەگاتە ئەوەی ئەو بڕیاری ئایا ئەوە غودەکەی زیاد ئیش دەکەیان کەم ئیش دەکاتن. باش زۆر جار دەبینین دکتۆرەکان بۆ غودەیان دەست بەکار دێنن دەستی دەی نەخۆشەکە دەگرێن یانەوە تەمەشای دەکەن دەلەرزی چۆن بزان ئەوە دابەزیوەیان بەرز بۆتەوە بەو شێوەیە. ئەمە سێچار قۆناغمان هەیە لەوەی کە نەخۆشیەکەی دیاری بکەین. یەکەم قۆناغ ئەوەی ئەمە جۆرە نەخۆشەکە ڕاگرین نیشانەکانی خۆی باسکاتن بڵێ ئەمن وامەوانی مە چەند پرسیارش تێ دەکەین کەمە پێدەرێن هیستری. بەشی دووەم ئەو بەشەیەکەوە ئەمە بە خۆمان هەدەستین پشکنینی نەخۆشەکەی بۆ دەکەین. ئەو جێک لەوانە ئایا بزانین دڵی چەند لێ دەدا خێرا لێ دەدا کەم لێدا وەلێدانەکە ڕێکیان ناڕێکە و هەموو شتەکانی دیکە بە پێکەوە پێدەن فیزیکال ئەگزامینیشن کەەوە ئەمە پشکنینەکی جەسەدی لە بۆی دەکەین لەسەر تاپا هەمووی لە بۆی دەکەین. قۆناغی سێیەم لەوانەیە با بڵێن دەچین هەندێک پشکنینی تاقیگەی لە بۆی دەکەین دیاریکردنی نەخۆشەکەی بڕیاری کۆتایی کە ئەوە چ نەخۆشێکی هەیە زۆربەی زۆری جارەکان بە پشکنینی لابە ینی تاقیگەیە ئەو هۆرمۆنانە زیادی کردیا ئەوەیان کەمی کردیا یان لەوانەیە سۆنەرش لە بۆ با بڵێن غودەکەی لە بۆ بکەین پشکنینی کەش هەیە با بڵێن وەکو سیتیسکان و یان ئەوانی کەنەوەی لە بۆی دەکەن هەتا بزانین چەند ئیش دەکا و زیادەکەی و کەمەکەی و لەو کاتێدا دیاریکردنی نەخۆشیەکەی بە دیارەکەوێت کاتێک غودە دەردەهێن بێت بە نەشتەرگەری بۆیان دەردەهێنێن ئەوە تاوان کە زیاد بوو یان گرێ بوو یان ترسمان لێ هەبوو ئەمە وەکو پزیشکی با بڵێن فسیۆلۆجی و هەناو ئەو نەخۆشەی ڕەوانێ دەکەین لە بۆ پزیشکی پسپۆری نەشتەرگەری ئەوە با بڵێن لەلایەمە چکە ئیشی مەچە ئیشمە نەشتەرگەری نییە بەکارێنای چەقو نییە با بڵێن بڕین و لێریان دەرینانە کە ئیشیمە نەمانتوانی سەرکەوتوو بین یانیش گرەیەکە بوو یان شتچکە بوو کە ئیشیمە نەبوو هەینی ئەو نەخۆشیی تەحویل دەکەین لە بۆ پزیشکی نەشتەرگەری هەتا ئەو بڕیار بداتن ئایا نەشتەرگەری بۆ ئەنجام داتن یان بۆ ئەنجام واتە حەزمی گرەکەی زیاتر بێتەوە کات بڕیار دەدەن کە ڕێشتدەکەشی و حەزمەکەشی و ئیستیجابەی ئایا کە تو دەرمانی دەدەیت چەند ینی ئیستیجابەی دەبێت بۆ دەرمانە باشە
کاریگەری غوددا لەسەر نەخۆشیەکانی دیکە چییە؟ هەمووی لەسەر هەمووی ئەمە شتێک هەیە دەزانی لە فسیۆلۆجیکە هۆرمۆنێک بە تایبەتی هۆرمۆنی غودەی تایرۆیدی کە زیاد ڕژایان کەم ڕژە واتە سیستمی بەرێندەمارەکان سیستمی هۆرمۆنەکانی دی سیستمی زاوزێ و منداڵبوون سیستمی با بڵێن دڵت هەناست هەرچت دەوێت خوێن لەسەر هەمووی کاریگەری هەیە ئەنی یەک بەش نییە یەک ئەندام نییە یەک چانە لە لەشت نییە برێ وەڵڵاهی ئەمن دەتوانم ینی بەو گۆڕانکاریەی هیچ گۆڕانکاری بەسەردانێت هەم بەرزبوونەوەی هەم بەرزبوونەوەشی باشە ئەی چ خواردنێک خۆرەکە کاریگەری لەسەر غوددا هەیە بەڵێ ئەوەی کە تێبینی کرابی ئەمە لە وڵاتێک دەژین زۆر گرنگ بە خواردنمان نەدەدا ئێستا بەو دوایەی دەبینین زیاتر کاریگەری ڕۆشنبیری میدیاکان کاریگەری لەسەر خەڵکی هەمومان دەزان خواردنی مەسەر ماسی زۆر باشە ئەو خۆیە کە بەکارش دەبینی خۆیەک بی یۆد کرابی یان یۆدی بۆ زیاد کرابیتن و هەندێک خەڵک لە هەندێک شوێن لە کوردستان دەژین ئەو ئاوێک کە بۆیان دێتن زۆرێکەکەوە هەموو مادە یۆدیشتەکەی با بڵێن مژرایە و هەڵگیرایە هەڵمژرایە کەش و هەوا و خەمۆچ هەمووی کاریگەری هەیە بەس بە زۆری خواردن زۆر گرنگە و ژیانی ڕۆژانت ئاین چۆن بەسەر دەبێت بڵێ باش ئەمە باسی نەخۆشی غوددا بوو دێنە سەر نەخۆشی دڵ بەڵێ نیشانەکانی نەخۆشی دڵچین نیشانەکانی جار وەیە بێ نیشانێ ئەو زۆر بیمە بزانین زۆر جار هەیە هیچ نیشانێکی نییە دەبێت تو بەێنەمێ سایلنتە کڕە بۆیە پشکنینی ناوە گرنگە بە تایبەتی پاش تەمەنی 45 ساڵی بەڵام ئەگە نیشانی لە پێدابی مەرز نییە دڵت بێشی لەوانەیە ژانەکە لە بابن زۆر جاریش هەیە لەو شوێنەیە کە خەڵک دەوڵە مەعیدەم دێشتن بابن سەر ئەو شوێنەیە کە دێ مەعیدەم دێشتن زۆر جارێکەش هەیە بەس بێتاقەتێک هەست پێ دەکەی ئەوەی کە بۆ دوایی تێبینیمان کردی کە زۆر گرنگە ئەوانەیە لە تەمەنیان 45 ساڵ و زیاترە هەست پێ بکەن و بە گرنگی وەرگن ئەوەیە ئەگەر هەستیان پێکرد مەسافەک دەڕۆن پاشان ناتوانن بڕۆن بێتاقەت دەبن سینجیان دێشی ئێرە تون دەبیتن یان ئەوە تون دەگربیتن لەو شوێنەی با ینی بچن پشکنینی بۆ خۆیان بکەن لەوانەیە نیشانەکانی دڵبی شتی کەش هەیە بابنە بۆ نمونە خوانەکە بە ماکەکان پێداری بە مزعفات دێتە لامان ئەوانە بەڕاستی لە قۆناغش پێشکەوتون یانی گەیشتە قۆناغێک تازات و ینی پێویست بە چارەسەر زیاتر و دەرمانی زیاتر و ماندیبوونی زیاتر و مەرزیش نییە پاشە ڕۆژی ئەو نەخۆشی زۆر باشی بۆیە باشتر وایە خۆت بپارێزی پشکنی ناوە بکەی پێش ئەوەی تووشی دەخۆشەکەی دڵی باشە دکتۆر زۆر جار دەبینین کەسێک لای چەپی دێشێت بەڵێ ڕاستە و خۆ بیر لەوە دەکاتەوە کە نەخۆشی دڵی هەیە و چێشەیەکی لە دڵ هەیە بەڵێ ئەمە دەگونجێت ئەگەری هەیە بەڵێ بەس بە پێچەوانەوە زۆر جاریش دێتن ئەمن ئەوە دڵم نییە مادام مەعیدەم دێشی دڵم نییە لەوانەشت دڵ بیتم نیشانەکانی نەخۆشەکانی دڵ بە شێوەی گشتی لەوانەیە لە زۆر جێگادی کە لێت پەیدا لە بەشەکانی دی جسم دیار بیتن مەرز نییە لە لای سینگت بیتن ئەمە زۆر جار گەنج دێتە لامان خەمی خواردیە بابنە بۆ نمونە وەختی تاقیکردنەوەی ئێستاکە تاقیکردنەوەی ئامادەی پۆلی 12 و پۆلی سێسەجی زۆری لەسەرە ئەکی لەگە ئەو سێسەی هەز بە ژانی شتەکە بە توندێ شتەکە دێ نقطۆ نەخۆشی دڵمە نەخۆشی دڵی نییە بەس ئەمە باش دەزانین ماسوولکەکان لەوانەیە گرژ بیتەوە ئەوەی زۆرە گشتیان دروست دەکاتن جاروێ هاتوو دەڵێنە ئەو خواردنەکەم باش پێ قوت نادرێتن بەلع ناکرێتن دەبینی بلعکەس ئەوش نیشانی دڵیە ینی زۆر تێکەڵاوە بەڕاستی پێویستی بەوەیە تو ئەگە تەمەنت گەورە بوو یان لە عائلەی توی خەڵچکە بوو توش نەخۆش دڵی هەبوو یانیش فشاری خوێنت بەرز بوو نەخۆشی شەکرەت هەبوو لە کەشوهەوایەکی خەماوی و تند و تیژیەک کە بوو یان تەوەتورەکەت هەبوو ئەوانت هەبوو زۆر گرنگە ئەتوو بچی پشکنیم بکەی باشتر کە مەرز نییە نیشانەکە دیار بیتن باش نزمبوونەوەی لێدانی دڵ و بەرزبوونەوەی لێدانی دڵ ئەمانە چ کاریگەریەکیان هەیە چی ڕوودەدات لەم کاتانەدا خەڵکی یەکجار زۆر خۆیان بەو شتانە یەکجار مشەوەش دەکەن کە دڵ دکتۆر زیاد لێ دەدا بەتایبەتی ئێستا ئامێری برێن فشاری خوێن کە ئەلکترۆنیەکان بەکاردیانش ئەوانەی ئۆکسۆمیتەرم پێ دەرێن لە ماڵێ پەس ئۆکسیمیتەریان هەیە بەکاردێنن دەرێن دکتۆر وڵات دڵم نوت لێ دەدا هەشتا لێ دەدا دڵ لێدان خۆی لە خۆیدا دەبی یەک ژمارە نەبی دەبی زیاد و کەمکە بە پێی پێویستی
ئەمە زۆر زار هەیە لە بۆ ئەوەی نەخۆشەکە لە من تێبگا دەرم کاکە سیارەکەی تو سلۆلەکەی زیاد و کەم دەبی بە پێی پێویست ئەو دڵێدانش زیاد و کەم دی بە پێی پێویست کاتێک مەترسیەک بەرزبوونەوەکەی و نزمبوونەوە ئەمە ئەوەی تێبینی دەکە مەسە بۆ نمونە لە 50 هەتا 90 زۆر ئاساییە لە 50 هەتا 90 زۆر ئاسایە با کەس پێم شۆرنێ 52 53 67 مەرز نییە 72 بی ئەو ژمارە کە لەوە لە کتابەکانی خوێندیتیان 72 نییە شتیوان نیە 70 بیتن نه بەڵام ئەگە لە 50 کەمتر بوو بەڕاستی ئەو پێویستی بۆی دەکاتن ڕاوێژکاری پزیشکی پسپۆری بکەیت ئەگەر لە 90 زیاتر بوو بەردەوامیش زیاتر بوو 100 بوو 110 بوو 120 بوو هیچ هۆکارێکی دیاریش نەبوو لە بۆ شتەی بەردەوامیش بوو ئەکیید پێویست بۆی دەکاتن ئەتوو بگەڕێت بەڵام خاڵێکی گرنگتر لەوەی گرنگتر ئەوەیە دڵت ڕێک لێرەدا یان نارێک لێرەدا نارێچەکە زۆر زۆر ترسناکە باش دکتۆر گفتوگۆی زیاتر دەکەین دەچینە شار شارۆچکان بزانین پاشێ لێ چۆن بەرەو دەچێت هاوکارم هەرێم جاف ئازلایەکی ئامادە کردووە لە نێو بازاری کەلارەوە بابزانین خەڵک لە پاشێودا یاخود لە شەوانی ڕەمەزاندا بەچەوە سەر قاڵم بەڵێ شەوتان باش ئێستا من لە ناو بازاری شاری کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیانم و ئەم شەو هاتوومەتە نێو بازاری سەرەکی شارەکەەوە دەمەوێت ئەو دیمەنانەی کە لە نێو بازارەکەەوە ئەو جوڵە و کار و کەسابەتەی کە هەیە بۆ بینەرانی کوردستان 24 بگوازمەوە ئەم شەو باسی شتێکی جیاوازەکەم لێرە من بۆ یەکەمین جارە لە گەرمیان و بە تایبەتیش لەسەر عەرەبانەکان بەدی ئەەکەم چکە پێشتر ئەمەم نەبینیوە ئەم قاوە و دەلانەیە هەروەکو چۆن چایەکانە فرۆشن دیقەتی ئەوم داوە لەگەڵەوەی شاقسەم کردووە ئەو قاوە ئەفرۆشن ئەو دەلا عەرەبیانەشیان داناوە ئەگەر بیتە ئێرە مامۆستا تۆ تۆزێ قسەمان بۆ بکەی سپاس دەکەین شەوت باش بیتە ئێرە زیاتر دیقەتی ئەوەمدا ئێوە قاوە ئەفرۆشن پێم بڵێ چۆن بیرتان لەوە کردوێتەوە ئایا کەسی تر هەیە لە کەلارە ئەو ئیشە بکاوەکو ئێوە لەسەر عەرەبانە چکە من بۆ یەکەمین جارە ئەوە بینم بەڵێ ڕاست وڵا من لە ڕاستیا یەکەم کەس لە کەلارە کە چای و قاوەی عەرەبی بە یەک بۆ بفرۆشین ئەو ئیشەش قاوە خەڵک زۆرەی خوا لەخوا بەزیاوێ باشە مشتریمان هەیە این قاوەکەیش دوو نەوعە نەوعێکیان بەرازیلیە و نەوعێکیانیش تورکیە ئیتر بەو شێوە و قاوە دروستەکەین و خەڵکیش باشە لەخوا بەزیاوێ مشتریمان باش باشە و یەکەمین جاریشە ئەمە ئەکەن لە سرعە بەڵێ یەکەمین جارە من لە کەلارە ئێمە یەکەمین کەسین کە چایخانە و قاوەی عەرەبیش بفرۆشین قاوەکە ئەرکی قورستر نییە لە چایەکە نەخێر قاوە ئاسانە خۆی ئەگەر بزانی لێ ئاسانە و بەو شێوە نییە کە وەکو چایەکە بێت بیکوڵێ و شتانە کوڵاندی نیە بەڵام این تەریقەی خۆی هەیە باشە دەست خۆش بێ خوا بازارتاندا زۆر سوپاس دەمەوێت باسی ئەوەش بکەم هەر لەرێ ئەم بازاڕی شاری کەلارە کە ئەم شەقامەیان ئەمە دووسایدێکی سەرەکی ناو بازارەکەیە ئەم شەقامەیان تایبەتە بە فرۆشتنی چاو قاوە و لەفەی جۆرا و جۆر و خواردەمەنی جۆرا و جۆر و ئەم شەقامەی ئەم دیمیشان تایبەتە بۆ کاسبکارانەی کە جلوبەرگ یاخۆت هەندێک کەلوپەل و ئەو پێداویستیانەی تر ئەفرۆشن من دەچمە لای کاسبکاری تر ئەگەر قسەمان بۆ بکەی شەو باش پێم لێرە وڵا کاسبکاری باسی ئەوم بۆ بکە ئێستا نزیکی شەبینەوە لە جەژن بازارتان چۆنە کار و کەسابەتتان چۆنەوە ئەو شتانە چین کە زیاتر تۆی فرۆشی وەڵا من شەربەت ئەفرۆشم کاسبیم زۆر زەعیفە بازار نییە پارەکە باشم ساز زۆر خراوە ئیسا کەم برادرە 5 عەربانەبی ئیسا 2 عەربانێ هەیە پارەکەت 5 عەربانەبی ئیسا 2 عەربانەیە کاسبی زۆر زەعیفە بۆچی زەعیف بووە پێت وایە وەڵا مەعاش نییە کەمە موچە نایدان عالەم وەسخوات پێم بڵێ شەو باش تۆ چۆنی تۆ چیەکەی لێرە باس دەکەم قەمیسە فرۆش ئەو کراسانە کراسە فرۆشی بەڵێ ئەو کراسانە دانەی بەچەنە 5000 باشە پێم بڵێ کڕیاری لە چاو ساڵانی ڕابردووە چۆن بوو و بازاری ئێستاتان چۆن هێدی لە ڕۆژانی جەژن نیزیکە بینەوە خەڵک چۆن تعامل لەگەڵ ئێوە ئاکات چۆن زیاتر شتەکڕن یا خۆت کەمتر پارە ڕبعیش نییە پەل لە پارە شەیوا بوو 100 قەمیس 150 قەمیسە ڕۆیشت کراس 150 کراسە ڕۆیشت ئمڕۆ تا وە هەفتەی ڕەمەزانە 18 ڕەمەزانە تا ئێستا 20 دانەش نافرۆشی یعنی کە بکە
جا بازارەکە بووەتە بازاری باشە نرخەکانی گران بووە داهەرزان بووە یاخۆت هەروەکو خۆیانە پار بە حوتی شەمان فرۆشت و سەریعیش بوو ئەمساڵ نییە شتیوانە یەن بە 5 نایشڕوە زۆر قورسە کەس پارەی پێ نییە ئیشەڵڵاخوا بازارتامدا هێشتا زۆری ماوە بۆ جەژن بۆ هیوایم بتوانن کار و کەسابەتەکەتان باشتر بێ بەڵێ من دەگەڕێمەوە بۆ لای ئێوە بۆ ئستودیۆ جوانەکەی کوردستان 24 و دەمەوێت ئاماژە بۆ ئەوەش بکەم ئەم بازارە بەڕۆژ بەهۆی گەرماوە چۆڵە بەڵام بە شەو جمەی دێت لە کڕیار و لە جوڵەی ئەو خەڵکانەی کە بۆ کڕینی پێداویستیەکانیان دێنە بازار بۆ شاری کەلار. بەڵێ سپاس بۆ هاوکارم هەرێم جاف کە لە کەلارەوە لەگەڵمان بووی و ئەم ئازلایڤەت ئامادەکرد بە زۆر سپاس دکتۆر هەر لەسەر نەخۆشی دڵ قەستەرە چییە شەبەکە و باڵۆن چییە کێ پێویستی بەمانەیە بەڵێ ئەگەر ئەمە ترسمان لەوەی هەبوو ئەو بۆریانی خوێن دەبن بۆ دیواری دڵی ئەگەری گرتنی هەبیان قەپات بوونی هەبیان نیو گرتنە چێ بیتن ئەمە دەبی شتەچ لێ بۆ بکەین بیبینین بە چاو بیبینین زۆر ڕێگامان هەیە لەوانەیە ئەمە هەندێک فکرێکمان بە هێلکاری دڵ تەختی دڵیانی لەگە ئیکۆیەکە بەدەستکەوی بەڵام جێ ئەوەی نییە 100% متمانەمە دەستکەوێت بڵێ لەوانەیە بچین ناو ئەو دەمارە خوێنانە بابرێن مادە چ لێ دێن لە ئەشعەچی تایبەت دیاربی ئەم پێدێن سیتی ئەنجیۆگراف دیاربی پێمان پیشاندە بەڵام ئەویش وەچی ئەوەی نییە بچین ئەمە بۆرێکی بابڵێن سۆندەی ڕەوانە بکەین بچینە ئەو شوێنانە مادەچی لێ دێن لە پێش چاومان دیاربی ئەو مادە دەڕوایان ناڕوە چەند دەڕوا نزبەکەشی بزەبت 1970 قەستەرە چییە شتێکی زۆر ئاسانە بەڕاستی خەڵک زۆر لێ دەترسێت ئەتو حیساب بکە کاونەک لودانرایە ئەوەندە ئاسانە و بەتایبەتی دەستخۆشی لە جەماعەتی کوردستان هەمووی هەولێر بەتایبەتی بکەن کە ئێستا زۆر شارەزایی چی باشیان پیدا کردیە و شتێکی زۆر ڕۆتینە بە چەند دەقەی جێبەجێ عایلەکە زۆر دەترسێن بۆ دەزانن عملیاتێک یەکجار گەوریان دەکرێت چکە زۆر ئاسانە خلالی 15 دقەی ئەمە دەتوانین بزانین دەماری جیرایە نەجیرایە چی هایە و چەندە و پێویستی بچیە و زۆر جاریشەیە لەگەر ئەو ئیشەی دەمارەکەش دەبتەوە یانیش دەتوانێتی ڕێگات هەیە وەکو بابڵێن ئەوی کردنی شەبەکە و باڵۆن هۆشتانە بە باڵۆنەکەی دەکەوێن بە شەبەکەی دەکەوە واشتیکەش لە ڕێدایە زانست بەرەو پێشە شتێکی ئاسانە سووکە هیچی ناوێ حتا بنزیشی بنزەج عامی ناوێت شتێکی بەسیتە ئەو شەبەکە و باڵۆنە دکتۆر هەمان کاری پێشوی خۆی دەکات ئەو دەمارەکە و شوێنەی شەبەکە و باڵۆنی بۆ دادەنرێت بڵێ ئەمە بە 5 ساڵ قسە دەکەم مەسەن دەێن بۆ 5 ساڵی چەندیان سوود وەردەگرن چەندیان لە ژیان دەمنێت چەند کارێکی یەکجار زۆر باش دەکەت چکە تو نەیکەی ئەگە دەمارەکەش گیرا بیتن ئەگەری توشبوونی با بڵێن نۆرەی دڵ و جەڵتە و شتیوات 1995 ئەو هایە بەڵام ئەگە بیکەی ئەو ئەگەرە ئەو احتیمالی ئەوەندە کەم دەکەیەوە یعنی دەبتە 152 شتووە و بەدەقەیان بزەبت پاش ئەوەی لە قەستەرەکە دەردێ و شەبەکەی لە بۆی دانرایە و خوێنەکە هاتوو هەر یەکە سەر دەخۆشکە خۆی دەرێ دکتۆر زۆر هەز بە باشی دەکەم لۆ چەند ڕۆژەکی دەتوانی بڕوە ئیشکاری خۆی جێبەجێ کاتن واتە بەڵگەی 100% هەیە کە بە ماوەی کەم سوودێکی یەکجار دەگرێت چەند ساڵیشە کردیتیان سوودەکە بەردەوامە باش کێ پێویستی بە فەتح سەدر هەیە بەڵێ ئەوانەی کەەوە ناتوانین ئەو دەمارانە ئەو بۆریانە خوێنی بیکەینەوە بە ڕێگای با بڵێن ڕێگایەکانی کە ئەمە لێرە هاتنی ئایا بە شەبەکەی بی بە باڵۆنی بیتن بە شتێکە بیتن کە پێویستمە بەوەی بوو با بڵێن پارچەچکە بینین بە قسەی وا قسێ بکە خەڵک لەمان تێبگە پینەی بکەین ئەوەندەی کە جیرایە لای دێن یەکەچکە داینێن ئەگەر نەبووە ینی سەرکەوتوو نەبووین لە دانانی با بڵێن ئەو ستێنتەکەی شەبەکەکەی سەرکەوتوو نەبووین بەکردنەوەکەی و حالی نەخۆشەکەی شڕ بوو زۆر پێویست پێ بوو دیواری دڵی کەمیەتێکی زۆر کەم خوێنی بۆچوو ئۆکسیجین بۆچوو هیچ ڕێگای دیکەمان نییە غیر هێنەکە ئللا ئەوەی نەویستینجی بکەنەوە یەک دوو دەماری یەک دوو سێکی بۆ دانێنە تا خوێنەکە فترەی چابوونەوەی چەندیان پێدەچێت بەڵێ چەند هەفتێکمان پێویستە هەتا ئەو نەخۆشە بگەڕێتەوە سەر باری ئاسایی خۆی باشە بەڵام دەتوانین برێن عادەتەن پاش 72 سعاتی دەتوانن ینی برێن بێنەوە ڕەت هەی و تەمەشایان کەین و قسەیان لەگە بکەن و سەبر هاچی خۆیان دەست پێ بکەن لە هەندێک شوێنە پاش 24 سعاتی دیتیمان پاش 8 سعاتی بە پێی نەشتەرگەریەکە و چەند دەماری بۆ گۆڕای و چەندی بۆ کرایە بەڵام سەرکەوتن ڕێژەی سەرکەوتن لە زیادبووندایە و خۆشبەختانە لای خۆشمان
دەست خۆشییان لەو برادرانی خۆمەکە و ئیشی منی ئەوان دەیکەن زۆر باشە و زۆر کەس دێتەوە لایمان کردیتی و ئێستا ئیشی قورسیش دەکات. ئەی مزعافاتی هەیە وەکو هەر نەشتەرگەریەکە مزعافاتی هەیە بەڵام ئەو نەشتەرگەری بە تایبەتی لەوانەیە زیاتر دکتۆرەکە کە دێکاو ئەو تیمەی کە هەردەستن بەو ئیشەی زیاتریش گرنگی پێدەدەن ئەکیدیش عائلەکە زیاتر گرنگ پێدەن ئەگەر هەوکردنە ئیلتیهابە ئەو کانش ئیلتیهابیان هەیە ئەگەر خوێن بەربوونەکە شتەکە ئیتکەشێتی بەڵام ڕێژەی لە ئەمەلەتەکانی با بڵێم زیاتر نییە بەو ڕێژەیە ئەن با خەڵک نەترسێتن لێ باش دکتۆر ئەمە نەخۆشی دە لەو زادینە سەر نەخۆشی سیەکان چەند زۆر نەخۆشی سیمان هەیە زۆرن بەس ئەوانێک کە زۆر سەردانمان دەکەن باو بیت ئەوانەی زۆر سەردانمان دەکەن هەوکردنە ئیلتیهاباتە زۆر سەردانمان دەکەن بە تایبەتی لەگە گۆڕانی کەش و هەوا بۆ نمونە ئێستا خەڵک گەرمایتی لە دەرەوە زۆر گەرمایە دێتەوە ماڵەی خۆی سەرما دەکا لە کاتە چکەم کتوپڕ گۆڕینێکی زۆر لە پلەی گەرما ڕوودە بەوە نمونە لە 45 بۆ 20 یان شتی سار دەخوا یانیش گواستنەوەی ڤایرۆسەکە لەگە هەوا و دە و قسە کردو و خوارد و خوانەوە ئیدەن ئەمە یانی تەمە لە شوێنێککە کە لە قورجرا دەست پێ دەکە بەرە خواری دەستن بابرێن لەو زەتێنەکان ئیلتیهاب دەکە قورجی ئیلتیهاب کە داتە سینجی هەوکردنەکە لەوان یەک لە هەرە باوەکانە ئەوجا حساسیت مەسەر ئەویش باوە سەردانمان دەکەن نەخۆشی ڕەبوو لە کوردستان هەیە زۆرە کەم نییە ئەوانەی کە بۆری هەناسە سینجیان هەستیارێکی زۆریان هەیە بەو تۆز و ئەو شتانی کە لە هەوای هەیە ئەوانش زۆر سەردانمان زۆر زیاد دەبینین کە باس لە هەوکردن و یان ئیلتیهابات دەکرێت کەسێک دەسوێت لە خۆیەوە حەبێک دەخوا بۆ منەوە حەبانێکە بەوان ئەم پسلینە کفلێکسە ئایا ئەو دەشێت بۆ هەموو ئیلتیهابێکەکەمانە بەکار بهێنرێت ئەو هەڵەکەی مەیە ئەن ئەو هەڵێکی گەورەیە ئەتوو دەبی بزانی یەکەم شت ئەوە ئایا هەوکردنە یان زۆرێکە لە هەستیاری حساسێتە بەس هەستیاری بیتن پێویست ناکە تو ئەنتیبایۆتیک بەگری بۆ نمونە دوو بابلێن ئەگەر علاج خۆی هەیە ئەگەر هەوکردنە چ زۆرە هەوکردنەکە ئەتوو ئەگە بچی دەرمانێکی بەکاربینی دیژی ئەو ڤایرۆسی نەبی دیژی ئەو بەکتریای نەبی دیژی ئەو جۆرە بەکتریای بۆ ماوەی گونجاو نەبی دۆزێک زۆرعەکی گونجاو نەبی زانیت چ دەکەیت تو ئەوەی بەقوت دەکەی میکرۆبەکەی بەقوت دەکەی زەرێری خۆت پێ دەگەینی بەڕاستی زۆر هەڵەیە ئەمە ئەو شتانە بە شتێکی سادە و ساکار بگرین نەری بە گرنگی وەرگرین بزانین کەی بۆ نمونە چۆ دکتۆر وەڵام من سێ دەرزیشم لە خۆم دایەتانە بوومەوە دەرزی چ لە خۆدایە ئەم پسینەک ڕۆژێ جارێک ڕۆژێ دوو جەرکاکە چێ بە تو گوتەوە بۆ یەک دەرزی چادەبی ئەخنا گوتیان وڵاف ڕۆژێ دەرزی خۆ دوو لە خۆدا ئەوە نابی بەو شێوەی نابی بەکارهێنانی دژە بەکتریا لە هیچ وڵاتێکی کراوە نییە تەنها لایمە نەبیتن ئەم دکتۆر ئێستا لە بەریتانیا لە ئەمریکا بچم لە ئەوروپا بچم داوای یەک ئەم پسیلی بکەم نامدەنێ بڕاتەبی نامدەنێ هەوی خۆش پێ پیشان دەم نامدەنێ دەبی دکتۆرەکە لێوێن دەری اعتراف پێکرابی ئیجازەی هەیە بۆ ڕقم ئیجازەی ئەوە نابی بەکار بێتن دژە ڤایرۆس دژە بەکتریا دژە هەر شتێکە نابی بەکار بێت ئللا دەبێت دکتۆری پسپۆر بڕیار بدات خۆی بڕیادا جێهایان بەکاربینی چەند بەکاربینی جێها جورعە ئەو تاوەکەیە بەس بەداخۆ لایمە بوویتە سەرزات باش دکتۆر ئەی دێنە سەر هەستیاری حساسیە و لەگەڵ ڕەبوو ئەمانە لە ئەنجامی چەوە دروست دەبێن بەرگری لەشە یاخود گۆڕانی کەش و هەوایە یاخود خۆراکە هەندێک کەس هەستیارە دژی شتەچی ئەوز ئایا تۆزبی خۆڵبی بۆنبی دووکەڵبی جغارەبی خواردنبی جۆرەك لە شتێک بیتن هەستیارە بەڕاستی ئەگەر بێ کتابی پزیشکی بخینەوە یەکەم چارەسەر ئەوەیە خۆ لێ دوور بێخەوە بەڵام ئەوە هەموو جارێ ینی بەردەست نییە ناتوانانی خۆ لەم شتە زۆر جار وایە هەستی پێ ناکەی بەڵێ هەستی پێ ناکەیت زۆری زۆرە و ڕێژەی زۆرە و ئەوانەی زۆرە کە هەست بێن هاتی و کە دیتمان ئەمە چیە دەبی دەست نیشانکێ بە چ شتێکی حساسیت هەیە ئەوەش هەندە ئاسان نییە تێست هەیە ئەمە دەیکەین هەتا بڵێن بۆ شتی حساسیت تەلێ دوورکەوە دەتوانی حساسەکەی لە ناو ببەی وەکو ئەم پێدەن دیسنسیتایزیشن ئەو جۆرەکە لە چارەسەری بەڵام چارەسەرەکانی دی دووسێ ڕێگا دەگری هەندێکیان ئەوانە پێدەن ئەمە دژە هیستامین بەکاردەینین باشە ئەویش ئێستا پێشکەوتوتر بووە جێژت ناکە خەوت پێ نایە پێشتر خەوت پێدا جێژ دەکردی لاینێکی کەشمانی خەتێک کەشمانی ئەمە جەماعەتی ستیرۆیدی بەکاردەینین کە مڕەکەباتی ستیرۆیدیەکە ئەویش بەداخەوە هەندێک جار بە هەڵە بەکاردێتە لەلای هەندێک کەسی نەزان بابنێن کە زۆر ئەویش دەرمانەکە دی بە ئاگاداربی بەکارینەکە چیە مە مەسلە چییە ئەمە دەبین مەسەن نەخۆشی زۆری دیکسۆن با ناوی دیکسۆنی برێم کە خەڵکەکی زۆر بەکاری دێنیتن داوا لێ بردن دەکەم
خەڵکەی زۆر بەکاری دەنیتن ئەوە شتێکی زۆر ینی بابرێن خراپە پێ ئەستور دەبی و کلێ پێ زەعیف دەبی دەما شتەکان پێ زەعیف دەبیتن بەکارهێنانی زۆر هەروە هادو کۆرتیزۆن هەیە پرنیزۆلۆن هەیە ئەوانە هەیە بەکارهێنانی ئەوە ئەمە پێێن سلاح دوو حەدێنێ چەکەکی دوولایی نییە لەلایەکی ژیانت قوتار دەکات لە مردن لەلایەک ئەو ئەگە بەڕاستی بەکارینە بە باشی بەکارهات ئەگە بە هەڵەش بەکارهات لەوانەیە بالعکس بتکوژیتن ئەوەندە ترسناکە لۆی دەبی زۆر ئاگاداری باشەکانی گفتوگۆی زیاتر دەکەین دکتۆر هاوکارم تەیفور محەممەد وەردەگرین لە خەلیفانە و ئازادێکی ئامادە کردووە چۆتە نێو بازاری خەلیفان بابزانانی پارشێ و لەوێندەرێ بە شوێکە و شەوانی ڕەمەزانیش بە شوێک بەڕێ دەکەنەوە. بەڵێ سلااوان لێبێ دیار ئەوەی تایبەت بێت بە شەوانی ڕەمەزان بۆ ئەم شەو ئێمە لە خەلیفانین لە نێو بازاری خەلیفان دیارە هاوشێوی شار و شارۆچکەکانی دیکەی باشووری کوردستان لێرەش خەڵک بە درێژایی شەو دەمێنێتەوە تاکوپاشی وەلێرە لە نێو ئەو پارکە کە پارکی شارە دیارە قەرەباڵغێکی زۆر هەیە ئەوەی کە هەیە لێرە یاریەک بەڕێوە دەچێت و ڕاستەخۆ دەچینە نێوی یاریەکەەوە بەشێک لەگەڵ یاریزانەکان قسە دەکەین ئەوە هەموو گەنجولاوانی شارەدەی خەلیفانن لێرە کۆبوونەتەوە دەچینە لایەن دیارە یاریەکە سپاس ئەوە یاریەکە دیارە لە نێوان ئەو گەنجانە بەڕێوە دەچێت کە دوو تیپن دەچینە لایەن و قسەیان لەگەڵ دەکەین بابزانین یاریەکە ناوی چییە و ئەو یاری ئەنجامی دەدەن لە چەند یاریزان پێک دێت دەچینە سلااوت لێبێ پێمان بڵێ یاریەکە ناوی چییە و چۆن یاری دەکەن قەرەمستانەیە یارکەناوی قەرەمستانەیە 16 نەفەر بەشداریەکەن لە نوختەیە ئەو تیپەی ئێستا بەرامبەر ئێوەیە تیپێکنەوەی بەرامبەر ئێوە چێ ئێمە غەریفانە ئێوانە ڕوان دزن ینی میوانداریتان بەێ کاتژمێر چەند دەمێنەوە با بڵێن شەوانە بە درێژایی شەو تاکو و پاشەو دەمێنەوە شەوی وایە بمێنەوە ئەتا 12 نشی دوو دەبی دەمێنەوە بەێ باشە هیواداریکە یاریەکەتان خۆش بێ دەچینە لای یاریزانی دیکە سلااوت لێبێ پێمان بڵێ یاریەکە چۆن دەبینی چۆن بەشداری یاریەکە دەکەی وە شەوانی ڕەمەزان چۆن تێدەپەڕێنی زۆربەی شەوەکانی ڕەمەزان لێرە بەخۆش دەبێن ئێمە میوانداری ڕوان دزمان کردە شەوی پێشتر لێمان بتو ئێستاش گەمە بەردەوامە و دیانی چێ دەبینەوە شەوانی ڕەمەزان چۆن دەبینی بە بەراورد بە شەوەکانی بابڵن ڕەمەزانەکانی دیکە شەوێکی ئارامە و ئایا گرفتان هەیە نەخێر لەوەی ئەمنیەوە گرفتمان نیە و شۆک زۆر ئارام زۆر خۆشی بەسەر دەمێت تا ئێستا هیچ گرفتمانەوە لە مانجی ڕەمەزانی پیرۆزەوە هیوادارین کە شەوێکی خۆش بەسەر بەرن دیارە تیپی بەرامبەر خاڵێکیان گرتووەوە ئەو چەپلە لێدانە ئاماژەیە کە لەوەی کە خاڵێکیان گرتووە دیارە لە نێو ئامادەبووان لێرە ئەوە دادوەری یاریەکەیە لەگەڵ دادوەری یاریەکە قسە دەکەین ئەوە ئاماژەیەکە لەوەی کە 90 خاڵیان گرتووە لێرە دادوەری یاریەکەش هەیە کە خاڵەکان دیاری کراون خاڵەکان دەنووسێ دادوەرەکە سلااوت لێبێتەوە کارکە چیە لێرە ئێمە من یاریزانم و یاریزانم و دادوەریشم چەند خاڵە یاریەکە لە 21 خاڵە زۆر سپاسی جەماوەری خەلیفانەکەین کە شۆ میوانداریان کردین ئێمە لە ڕوان زاتوینە بەڕێ بەخێر بێن سەرچاوی وادارین کە شەوێکی خۆش و ئارام بەسەر ببن دیارە لە نێو ئامادەبووان بەڕێوبەری شارەدێش ئامادەیە لێرە کاکەڕوان سلااوت لێبێت تۆ چۆنە لێرە ئامادەی هەرویستمان لەگەڵ و جۆش و خۆشی لاوان و گەنجانی خەلیفان و لەو پێش بچێ بەشدار بین خۆشببختانە ئەبێنین کە وێڕایەوەی کە یاریەکی سنەتی و فۆلکلۆری کرد و بە زیندوی و بە سەبک و سیاغێکی تر ئەبێنین و پێشبرچەیەکی تند و تەندروستیش ئەبێنین هیوادارین ئەو پێشبرچەیە تند و تەندروستە وەرکابەریە تند و تەندروستیە لە تەواوی جمگە سیاسی کۆمەڵایەتی و ئیدارەکانی کوردستان ڕنگدانەوەی هەبێت زۆر سپاس بەڕێزت چۆنە لێرەی لەکوێوە هاتووی من خەڵکی ڕۆژهەڵاتم لە سنەوە هاتووم چۆنە لەوێوە هاتووی من مامۆستای زانکۆم لە مامۆستای زانکۆی سۆرانی بەڵێ باشە بەخێر بێ کەش و هەوای ڕەمەزانی ئێرە بە بەراوە لەگەڵ ڕۆژهەڵات چۆن دەبێت زۆر جیاوازە لێرە ئەیدی شەوگار هەموو بەردەوامن هەتاکو بەیانیان وەکو سنە نییە وەکو لای ئێمە نییە
تام و چێژی لێ وەردەگری بەڵێ ئێرەوەڵا زۆر جیاوازە و کەیفم پێ دێرەوەڵات هەم چێژی لێ وەردەگری باشە هیوادارین کە شەوێکی خۆش و ئارام بەسەر ببن جیاوازی نێوان ڕۆژهەڵات و باشوور نییە هەردوو لایەن هەر کوردستانن بەڵێ دیارە یاریێکە بەردەوامە و تا درنگانی شەو بەردەوام دەبێت سلااوت لەبێ تۆ لێرە چی دەکەی و چۆنە لێرەی ئێمە وەکو بەرپرسی ناوەندی لاوانی خەلیفان لێرە سەرپشتی ئەم یاریە دەکەن شەوانە تەمانەوە یاریەکەتان ڕێکستوان بێگومان بڵێ ساڵانە وەک نەریتێکی ساڵانە ئێمە ئەو جۆرە چالاچانە لە مانجی ڕەمەزانە پیرۆزدا ئەنجام دەدەین ئەم شەویش بەجیاوز لەگەڵ شەوەکانی تر میوانداری لاوانی ڕەواندزمان کردووە بە خۆشحالیەوە زۆر سپاس بەڵێ دیارە وەک گەنجەکان ئاماژەیان بۆ کردیارە یاریەکە بەردەوامە و بەردەوامی دەبێت تا درنگانی شەو بەڵام ئەوەی کە هەیە یاریەکە لە نێوان تیپی لاوانی خەلیفان کە میوانداری تیپی لاوانی ڕوانزیان کردو و یاریەکەکە شتێک دەشارنەوە گوستیلانەی پێدەگوترێ لە نێوان هەردووتی بۆ لە چەند خاڵی شێت تا درنگانی شەو یاریەکە بەردەوام دەبێت ئەمەش ئاماژەیەکە بۆی کە ئارامی و ئاسایش بەرقەرارە بۆیە گەنج و لاوانی باشووری کوردستان خەلیفانی شاوشەوەی شار و شارۆچکەکانی دیکە تاکو درنگانی شەو و تا نزیک پاشەو دەمێنەوە لە دەرەوە بەڵێ تمام سپاس باوکارم تەیفور محەممەد کە لە خەلیفانەوە ئەم ئازدای بە ئامادە کرد بۆ زۆر سپاس دکتۆر دەگەرن و لای جنابتان حساسیە و ڕەبۆ هەردووکیان چ کاریگەریکیان لەسەر دڵ هەیە بە وەکو سەرەتا کاریگەرەکەی دیار نابی لەسەر دڵی وەکو بڵێ دەتوانین بڵێن نیتی ڕەبۆکە ئەی کە خەڵک هەمدێن ڕەبوو زۆرێکە لە حساسی کەەوە وەرەکات دوسێ نیشانی لە پێدای بۆ نمونە سینجی دەنجی لێودی خیسە خیسە ویزی دەبیتن کۆخی دەبێ بە بەردەوام و تەنگە نەفەزەبیتن ئەگە بۆ ماوەی زۆر بمێنێتەوە چەند ساڵ بمێنێتەوە و چارەسەری گونجاوی لۆ نەکرابیتن و تووشی ماکەکان بی تووشی مزعفات بی یەک لەوانەیە کاریگەری گەڕانی دەبی لەسەر دڵی دەبین ئەو جارە لەبەرەوەی سیەکان لەگە دڵی زۆر لەگە یەک دەبەسترانەوە چکە تو لای ڕاستی دڵت کە ئەو خوێنی ڕەوانە دەکاتن بۆ دڵت دەستن و برێن ئەفۆن لای ڕاست کە ڕەوان دەکات بۆ سیەکان دەستەکان سیەکانش خوێنەکەی دەگەڕێنەوە کە پاشەوەی خوێنەکە پاک بۆ باڵ ئۆکسیجین ئۆکسیجین بدێنەوە سەر لای چەپ ئیدەن یەک لە باورێن ئەوەکان دەورەی دەمەویەکان لە چێن دەرەیە مابینی ئەو سیەکان مابێن دڵەکان لێ کاریگەرێکی ڕاستە و خۆی دەبی پاش ماوەیەکی وەرەکە فشاری خوێن مەسەرن لە ئەو خوێنبەرانەی باونێک کە تایبەتمەندم بەو شوێنەی بەرز بیتەوە لەوانەیە لە پاشە ڕۆژ ئەگەر چارەسەر نەکرێتن دڵت بەرەو زەعیفی بەرەو سستی باتن باشە چارەسەری بنەبەر بۆ حساسیە بۆ ڕەبوو هەیە بەداخۆ ناتوان بێم هەیە هەتا ئێستاش بەڵام چارەسەری زۆر باش هەیە ناتوانین بڵێ وڵایی ئەوەی نەخۆشەڕەبووی هەیە فلان چارەسەری وەگری کۆتایی دێتن کەسێک بۆ کەسێک جیاوازە جوایزە و بە تەمەنیش دەگۆڕێ و بە وجودی نەخۆشیتکەش دەگۆڕێتن و بە وجودی مزعفات دەگۆڕێ و چەندی دەرمان بەکارهینایە بەڵام کە پارێزێکی باش دەکاتن کە بزانێت بە چ ڕابۆکەی زیاد دەکە پارێزێکی باش دەکە چارەسەرەکانی بەڕێ کوپێکی بە شێوەی گونجاو بەکاردەێتم وا هەست پێ دەکاتن کە چابووی تۆ تەواو دەتوانێت حتا وەرزشیش بکات دەتوانێت حتا ئیشکاری خۆی ڕۆژانە بکاتن زۆر گرنگە ئەو شوێنەی کە لێتی ئەو شتانی لە نەوی ئایا تۆزە خۆڵە بۆنە دووکەلا کەوە دەکاتن ڕەبەکەی دەست پێکا و زیاد کاتن یان هەوکردن بیتم دێنە سەر نەخۆشیێکی تکە ئەوش لە گەدەوە بڵێ گەدەی مرۆڤ ئەو برینەی لە گەدەوە دروست دەبێت هۆکارەکەی چێ و لە ئەنجامی چێوە دروست دەبێت هۆکاری زۆرە هەندێک بەسرایەتەوە بە هۆکاری بۆ ماوەیی وراثە هەندێککە دەرێن وەڵە پەیوەندی بە فلان وجودی فلان بەکتریایە با بڵێن ئەوانە زۆرە بەڵام کە ئەو باڵانسەی نێوان ترشاتی و با بڵێن ئەو ڕێژەی ترشی لە ناو گەدەی هەیە لەگەر ئەو دیوارەی کە دەی پارێزیتن ئەو مادانەی ئەو تەرکیبەی دیوارەکەی لای ژۆرێ کە دەی پارێزیتن لەوەی کە ئەو ترشاتیە برینداری بکە کە ئەو تەوازنە تێک چوو تووشی ئەو برینی دەبێتن ئەو کولبوونی دەبێتن باش زۆر زار دەبینین کەسێک کە دەڵێ بڵام من مایدەم دێشێ گەدەم دێشێ دەچێت خواردنەوەیکی گازی دەخوات بۆ ئەوەی ئەو خواردنە هەرز ببێت ئەوە دروستە؟ ئەوە سەد نادروستە لەبەرەوەی کە تو گەدە بەڕاستی گەدە تووشی کێشەیە بووبیتن و ترشاتی بۆ نمونە زیادی کردبیان زۆرێک لە گریژ بنوشتوابیتن ئەو مادە گازیانە بابلە بپسیە کۆلای ئەو شتانەیە مادەی کافاین و شوەتێدایە ئەزیەتی دەداتن زیاتر ئەزیەت داتن
ئەی دروستە و حەبانەی پانتا زۆڵە نازانم چەند زۆر حەبیدی کێ هەرگەدت بێشیت و پەنا بۆ ئەو جۆرە حەبانە بەریت پێش ئەوەی باسی حەبەکەیەکەم با باسی شتەشکە بکەم نەخۆشمان دەڵێ دکتۆر ئەمن بنیشتی دەجووم بە تایبەتی بنیشتی کوردی با باسی بیپسی نەکەم بنیشتی کوردی پێ باش دەم ئەوە تاوە ئەوە لە ڕووی زانستیەوە تاوە چکە بنیشت جووی بۆ دەکە لیکت زیاد بی لیکەکەش ڕێژەی ترشاتەکەی کەمە لەگە ئەو ڕێژە ترشاتی زۆری ناوگەدێ وە دەکاتە ڕێژەی ترشی ناوگەدێ کەم بی بۆیە باشە ئەوە بابڵین باسی بنیشت جوینەکەمان کرد دەرمانیش دیسان دووبارە دەکەینەوە ڕەجاءن تکایە کەس دەرمانی لە خۆڕەوە نەگری ئەخە تو نازانی چ وەردەگری ئایا چێها خەتی بەکاردێنی ئایا زۆر زار هەیە تەنها ئەتو ئەوت پێویستە بەسەن دژە ترشێتی کرد پێویستە ئەوانەی کە لە بازار هەنە وەکو دەرێن شربەتە ماستاوەکە کە وەکو گابیسکۆن و جەماعەتیە ئەوە هەیە دەتوانی نەخۆش بەبێ ڕاتسێ دکتۆریش بەکاربینیتن بەڵام ئەو کایدی باشتر وایە پرسە چی بکە بڕۆ لە دکتۆرێکی بێ دکتۆر ئەمن ئەو هام ئەو هاانیم با پشکین بۆ بکاتێن تا بۆ دانێت چەند چ جۆرەك چەندی بەکاربینی بخۆت بەکاربینی باش نییە بەڵێ دکتۆر پرسیاری زۆرمان ماوە سەر گەدا لەسەر ڕێخۆڵە دوانزەگری ئەمانە بەس کات دەرفەتمان پێنادا سپاس دکتۆر شێروان ڕەحمان پزیشکی پسپۆری هەناو زۆر سپاس بۆ ئێوەش دومی بەرنامەی پاشی بۆ لەگەڵمان بووی زۆر سپاس زۆر سپاس بۆ ئێوەش سپاس دەکەین بەڵێ تۆری دومی بەرنامەی پاشیف کە تایبەت بوو بە نەخۆشیەکانی هەناو بە کۆتا هات هاوکارانم پاکێجێکیان ئامادە کردووە بەرلەوەی بە کۆتا بێنین لە تورکیاوە کە دەنگبێژێکی خەڵکی ئافرینە لە ڕۆژاوای کوردستان کە بۆ ماوەی 4 ساڵە لە ڕۆژاوای کوردستانەوە ئاوارە ئیستانبول بووە لەوێوە سەرڕای کاری دەنگبێژی ئەو کاری بۆ یەخچێتیش دەکات. دەنگبێژی کورد ê navdar Adnan Ömer bi eslê xwe ji Efrîna Kurdistana Rojava ye. Ömer li Sûriyê hem dengbêjî kiriye hem jî bi salên dirêj di saziyekê fermî de wekî karmend xebitiye û bêriya 4 salan ji Helebê ji ber şerê navxweyî bi malbata xwe re berev Stenbolê ve penaber bûye. Dengbêj Adnan Ömer di malbateke hunermend de mezin bûye. Ömer dibêje di dema xwe de dayika wî jî dengbêjeke navdar bû û ew û 4 birayên xwe jî ji dayika xwe fêrî dengbêjî bûne. Li mal em ê varê kom dibin piştî paşîva me dixwar em ji kar îş dihatin birê min bave Serah rehma Xwedê lê bê ew ji hunermendekî meşhûr xelkî nastikevî wî li sazê dida tembûrê dida me ji westran digotin bi dûre digotin diya min digot ji ber wê zengînîk di malbatê de diyalê hunerî de çêbiye em ji ber wê li ser henera Kurdî mezin bûn. Dengbêj Adnan Ömer li Stenbolê hem beşdarî şevên dengbêjan dibe hem jî ji bo debara mala xwe û malbata xwe bike karê boyağê dike. Wek xelkê Kurdê mergî ketin tekstîlê ê pir xebitîn her hin karekî kirin ê min ji berê karê boyaxê ezinim daban boyasa ve dîwara xanî ez boya dikim ez tev ostên Türk li vê de ez xwe re xebitîm û heta naka ez dawam dikim di yalî boyaxê de. Kurê dengbêj Adnan Ömer jî li dû bavê xwe diçe. Ew ji wekî bavê xwe hem stranan distirê hem jî dikare amûrên muzîkê bikarbîne. Tekane xeyala wî jî ew e ku rojekê wekî bavê xwe bibe dengbêjekî navdar. Wezê bidime bajarê Diyarbekirê ne bine kim aziyalikê bideşto bizozan kim yalikê min Abdelalê malê bavê kim. Ez dixwazim bi mek bavê xwe jî bim dengbêj. Ez yaxina salekê vira Stenbolê me. Ez îşê qumaş em bar dikin falan. Ez dibera ji dim êldefê. Bazen mana rûniştina çê dikin. Ez ji bavê xwe ji dim êldefê. Lê ez dixwazim ez jî wek wî bibim dengbêj. Dengbêj Adnan Ömer amaje dike ku dengbêjî çanda Kurdan e û divê keç û xortên Kurd jî li çand û dîroka xwe xwedî derkevin. Şilan Çılgın, Kurdistan 24, İstanbul. Rengeki sole, rengeki kez
بیستویەکەمین بەرنامەی پاشیفم پێشکەشکردن کە ئەم شەوی تاکەکانە شەوی لەیلەتل قەدرە هیوادارم نوێژ و ڕۆژووی دوعای هەموو لایەک قبول بێت تا 22مین بەرنامەی پاشیف هەر لە خۆشیدا بێت.